ساڵتان لەبێ لە شەوی 26 ڕەمەزانەوە لەگەڵتان دەبم بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. ئەم دەشەوەی کۆتایی یەکێک لەم دەشەوانە شەوی لەیلەت القەدرە کە مامۆستایانی ئاینی باز دەکەن کە پێویستە موسڵمانان لەم دەشەوەدا تاعەت و عیبادەتێکی زۆرتر بکەن چونکە یەکێک لەم شەوانە شەوی لەیلەت القەدرە. بۆ ئێمەش لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیفدا لەگەڵ مامۆستایەکی ئاینی باس لە گەورەی شەوی لەیلەت القەدر دەکەین. لە تەوەری دومیش باس لە نەخۆشی لوت و گوێ دەکەین بە میێوانداری دکتۆرێکی پسپۆر لەو بارەدا. بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەرەکانمان پاکێجێکمان ئامادە کردووە وەک ئەوەی کە شەوی ڕابردوو سامی یوسف بابنێن لێدوانی تایبەتی بۆ پاشیفدا بوو. هاوکارانم پاکێجێکیان لەسەر ئامادە کردووە. سامی یوسف دەڵێ من لە مێژە هەستێکی تایبەتم بۆ کورد هەبووە، وەروە دەڵێ ئاشنایەتیم لەگەڵ موزیک و هونەری کوردیدا هەیە، وەروە ستایشی هێزی پێشمەرگەش دەکا کە ڕوبەڕووی داعش دەبێتەوە. سامی یوسف دەڵێت من گەلی کوردم خۆش دەوێ چونکە ئەوان تێدەکۆشن بۆ بەدەستهێنانی مافەکانیان. با بەیەکەوە بینەری ئەم پاکێجە بین. يا رسول الله ايش المدينة ايش المدينة هركس عاشقته. هنرمندê Azerî Samî Yusuf bi gelek zimanan distire. Lêbelê vê carê di albûma xwe ya dawî de yekem car cih dide stranên bi Kurdî. Di dîmenên stranê de ku li deşt û çiyayên bilind hatine amadekirin, beytên bi Kurdî tên gotin. Di nav albûma nû ya Samî Yusuf de bi zimanê Kurdî di stran cih dikirin. Straneka min a Kurdî yek ji herêmên strana din jî behsa zamanê aştî û xweşî Abdurrahman Xalisî yek û 300 sal berê jiyayî dike. Her du ji girêdayê kevneşopiya Qadiriyê ye. Mihemed Ezîzî û Peyam Ezîzî bo stranê alîkariya min kirin. Di vê albûmê de birêbaza barakayê stranên Kurdî tên gotin. Çanda Kurdan pir xweş e. Ez ji Kurdan, ji ziman û ji çanda Kurdan hez dikim. Zimanê wan, mirovê wan pir baş in. لنبي الله مدت بالرجاء يا دينا. Yusuf lêborîna xwe ji Kurdan dixwaze ku eger dereng bi Kurdî stran gotiye. The Kurdish people and identity has been suppressed. Netewaya Kurd bi hezaran sal ku dibin zext û zordariyê de ye. Ji ber vê ez gelek xemgînim. Ez rêzdarim bû xwişk û birayên xwe ku li dijî Daişê şer dikin û canê xwe ji dest dane. Ez herdem dibêjim ez piştevaniya Kurdan dikim. Dibe ku min dereng strana Kurdî gotî be. Eger dereng be ez lêborîna xwe ji Kurdan dixwazim. يا رسول الله خائبين. Hunermendê navdar ji zarokatiya xwe Kurdan nas dike û dema xandekar bû hestekî wî taybet bo Kurdan çêbûye. Samî Yusuf dixwaze di demek Kurd de biçe Hewlêrê û serdana Kurdistanê bike. يا رسول الله يشاء المدينة يشاء المدينة herkes aşıkta dili meşkine. Erjanda, Kurdistan 24 İstanbul. بەڵێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف باس لە گەورەی شەوی لەیلەت القەدر دەکەین بە میوانداری مامۆستا ئیدریس سورچی مامۆستایانی کە لەگەڵم دەبێت بۆ ماوەی یەک کاتژمێر. مامۆستا ئیدریس بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە. ئەم دەشەوەی کۆتایی بابەی مانگی ڕەمەزان کە دەڵێن زۆر عیبادەتی تیادا بکرێ یەکێک لەم شوانە شەوی لەیلەت القەدرە. گەورەی شەوی لەیلەت القەدر چییە؟
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين دیارە شەو ڕۆژ خوای گەورە دروستی کردیە شەو ڕۆژ بەوەی بەرز دەبیتەوە لای خوای گەورە بەهۆی خواپەرستیەکان بەهۆی ئەو واقع و حەدەثانەی کە ڕوئەدەن لە زەمان و مەکانەکان زەمان و مەکان پیرۆز دەبی لای خوای گەورە ئێمە کە دەڵێن ڕەمەزان پیرۆزە لەبەرەوەی پیرۆزە چونکە قورئانی تێدا دابەزیوە دەڵێن ئەو دەشەوانە زۆر گەورەنە چونکە شەوی قەدری تێدایە دیارە شەوی قەدر شەوێکە قورئانی تێدا دابەزیە خوای گەورە سوورەتێکی تایبەت کردیە بەو شەوەی ئەو بەڵگەیەوەی دیارە ئەو شەوەکی زۆر گەورەیە و جیاوازە لە شەوەکانی دیکە بۆی خوای گەورە سوورەتێکی لەو 114 سوورەتانە تایبەت کردیە بە ناوی سوورەت القەدر کە ئەو سوورەتە سێ جار ليلة القدر لو سورة بچووکەی باس کرایە إنا أنزلناه في ليلة القدر أو يك وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر سێجا باس کراوە هەتا ابن عباس ئەفەرمێ ليلة القدر نۆ پیتە سێجا باس کراوە نۆ جاران سێ ئەکە 27 لۆ ئەو پێی وایە شەوی قەدر شەوی 27 ئەو پێی وایە کەلیمەی هي سلام هي ضمير ئەگەڕێتەوە لە بۆ ليلة القدر وشەیەکە وشەی 27مە وشەی 27 چونکە شەوی قەدر سوورەت القەدر سوورەتێکە سی کەلیمەی تێدایە کە لە یەک مانگ دابەزیان لە شەوی لە مانجی ڕەمەزان کەلیمەی هەیە کە ئەگەڕێتەوە لە بۆ شەوی قەدر کەلیمەی 27 ئەوە ئیستنباط کردیە پاشان ئەو پێی وایە يعني حتى أو سورة لروي إعجازي عددي لروي إعجازي عددي جماري لقرآن دا سيركي سطو تاردا بيتا سطو تاردا بيت سي كلمات سي وشي تدا سطو تاردا بيت أو الدليل إشارة لبوهن ديك القرآن سطو تاردا سوريا وهروها سي كلمة باش بەڵێ مامۆستایەکێک لە نیشانەکان دەڵێت بۆ منە باەکی فێنک دێ شەوێکی ئارامە ئەم شەویش ماشەڵا باەکی خۆشێ بە چەوەکەش فێنکە پێدەچێت ئەم شەوی شوێی لەیلەت القەدر بێ من نەم دەتوانی کاغەزەکانشم لەسەر مێزەکە بۆ هیناوە لە دەستم گرتووە بەڵێ نیشانەکان زۆرن نیشانەکانی شەوی قەدر یەک لەو نیشانانە فعلان نەک بە یعنی با دەوەستی بەڵام با فێنکە خوای گەورە ئەتوانی با ڕابگری ئین یەشە یوسکن الرێحە فەیەضڵن الڕەواکد با دەوەستی لەو شەوەیدا ئەو شەوە شەوێکی نەگەرمە نساردا شەوێکە بەیانیەکەی خۆر هەڵدێ تیشتی کەمە زانایان دەڵێن عولەما دەڵێن تشتی سوورە کەمە تیشکەکەی لەبەرەوەی چونکە فریشتە زۆر دابەزینە و دەگەڕێنەوە بۆ ئاسمان بۆیە کاریگەری لەسەر تیشتی خۆرش هەیە ئاوا ڕاویان کردیە زانایان ئەو نیشانانە تاوکو ئێستا بە دەرکەوتون لەو چەند ڕۆژەی ڕۆیشتووە ئەو نیشانانە مەرز نییە هەموو کەس هەست پێ بکە بەو نیشانانە چکە حتا دەڵێن ئەوەی کە دەزانی شەوی قەدرە مەرز نییە ممکنە ساڵحین و پیاوچاکان هەست پێ بکەن چ شەوەکە ئەو شەوە مەرز نییە هەموو کەس هەستی پێ بکە بۆچی شەوەکە دیاری نەکراوە هۆکارەکەی چییە؟ ئایا بۆ ئەوەیە موسڵمانان تەنها لە یەک شەودا عیبادەت نەکەن بەڵکو ئەو دەڕۆژەی ماوە هەمووی عیبادەت بکەن دیارە هۆکاری بزربوونی ئەو شەوەی وەکو ئەوەی کە ڕۆژی جومعاش ڕۆژێکە سعاتێکی تێدایە هەردووعاک بکەی قبولە ئەو سعاتە دیار نەکرایە هەندێکڵن دوای عسر هەندێکڵن لەو کاتێکە ئیمام ئێستا منبەر دیار نەکرای بۆی تەواوی ڕۆژەکەی لە شەوی قەدر تەواوی شەوەکان خاستن ئەو دەشەوانە مرۆڤی موسڵمان خۆی ئامادە بکە بۆی بگاتە ئەو شەوەی ئەوە نهێنی هەرە گەورەیە ئەگەنە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیتوانی دیار بکە قورئان ئەیتوانی دیار بکە بەڵام کە دیاری نەکردیە ئێمە تەرکیزمان تەنها لەسەر شەوی 27 نەبی لەسەر شەوی 21 نەبی وەلەو زۆربەی هەرە زۆری زانایان پێیان وایە شەوی قەدر دەرناچی لە دەشەوەکان و هەروەها دەرناچی لە ویترەکان واتە 21 و 3 و 5 و 7 و 9 ئەی باز دەکەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی لەوە کردووە شەوی 25 و 27 و 29
ئایا ئەمە ڕاستە ئەم فەرموودەیە صحیحە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو دەشەوانە خۆی ماندی کردیە زۆر زیاتر لە هەموو ڕەمەضان و هەروەها لە ساڵی کۆتایی تەمەنیشی 20 ڕۆژ دانیشتووە یاعتیکافی کردیە وەکو بڵێ زانێتی لەو ساڵەدا وەفاتەکە لۆی زیاتر خۆی ماندی کردی و لۆی بگاتە لیقای خوای گەورە بە زۆرترین خواپەرستی هەتا دەڵێ دوو جا مراجعەی قورئانی کردیتەوە لە ساڵی وەفاتی 20 ڕۆژ دانیشتووە کەسی ڕەمەزانەکانی پێشتر 10 شەو دانیشت یاعتیکافی دەکرد دەرناچوو لە مزگەوت بەڵام لە کۆتا ساڵی تەمەنی 20 ڕۆژ دانیشتووە لە 11 تا کۆتایی دانیشتیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە ئەو دەشەوانە زانایان پێیان وایە لەو دەشەوانە دەرناچی ئەو دەشەوانەش خاصن وترەکان چکە فەرمووی التەمیسوا ليلة القدر من العشر الأواخر من رمضان لديكان لو خوتنا تاک کان دەکرێ هۆکارەکەی چییە؟ تاک عادة تاک خوا تاکە إن الله وتر يحب الوتر خوا خوي تاكي خوش دوي حتما أو تاكش ديار نكرا بالأخص ولو لهندك الروايات هاتية كبيغمر صلى الله عليه وسلم فرميتي ليلة القدر ليلة 27 شوي قدر شوي بيستحفته حتى ابن عباس وكباس ما كر أبي كر كعب دل السند أخوهم بسوينت كشوي قدر شوي بيستحوته يعني وەکو بڵێ سوێندە ئەوەندە متەیەقینە يعني لە سەحابەکان گەیشتنەوە ئەو پرسیارەکەی من ئەوە بوو سەبارەت بەو حەدیسەی باس لەوە دەکات کە 25 و 27 و 29 ئایا دەتوان پشت بۆش ببەستن؟ ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئینسان چەند توانای هەیە چەند تاقەی ڕۆحی هەیە کە خۆی ماندیکە ئەوەی ئەتوانی خۆی ماندیکە ئەو دەشەوانە هەمووی دائنیشی لۆ خۆی ئەوەی نەتوانی تاقەی کەمترە ئەو 5 شەوانە 5 وترەکاندا دەنیشی ئەگەر نە هەرچنەبی 27 دابنیشت کە ڕەئی زۆرێک لە زانایان لەسەرەوەی کە شەوی داهاتوو یعنی ئەو شەوی داهاتوو دەکاتە شەوی 27 کە زۆرێک لە زانایان هەندێک لە سەحابەکان حتا حەنبەلیەکان حتا مالیکیەکان ئەوان پێیان وایە شەوی 27. بەڵێ باس لەوە دەکرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ویستوێتی ڕۆژەکە دیاری بکات بەڵام کەسێک هاتووە پرسیاری لێ کردووە بۆیە بیری چۆتەوە بە موسڵمانان بڵێ ئەمەیان ڕاستە؟ نەخێر سەحابە هەندێک هاتنە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتیان ئەمە شەوی قەدرمان بینیە لە شەوی 27 یان 9 فەرمووی ئەمن وا تێدەگام شەوی قەدر لە دەشەوەکانی کۆتاییە یعنی تەحدیدی نەکرد بەڵزەبت پێیان بڵێ شاردیەوە هۆکاری شارنەوەکەی چی بووە؟ من ئەمەوێ بزان هۆکاری شارنەوەکەی چی بووە؟ شەوێکە نهێنیەک لە نهێنیەکانی خوای گەورە ممکنە خوا چونکە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکە هەمووی بە وحیە بەڵێ هەمووی بە وحیە ممکنە خوای گەورە نایوێ هەموو شت بۆ مرۆڤەکان ڕۆم بکاتەوە بۆی زیاتر خواپەرستی بکەن تەحدید بکە کاتێک ئەتو دەڵێم لەو کاتێ دێڵە ئەو شەوەی خواپەرستم باشترە لە 1000 مانگ و تەواو. بەڵێ بۆچی ئەو شەوە بە گەورەی سەیرەکرێت لە نێو ئیسلامدا؟ ئەو شەوە دیارە کۆمەڵە تایبەتمەندێک و فەزائیلی هەیە. بەڵێ یەک لەوانە قورئانی تێدا دابەزیە قورئان بە یەک جار دابەزیە لە لەوح المەحفوظ لە بۆ ئاسمانی دنیا وەکو ئاماژەیەک لە بۆی قورئان هەمووی دادەبەزی بە یەک جار نەقل کرا لە لەوح المەحفوظ لە بۆ بەیت العیزە لە ئاسمانی دنیا هەر هەموو قورئان بە یەک جار دابەزی جبرائیل هینای لەوەی دانا وەکو ئاماژەیەکەی محەممەد بزانە ئەو قورئان هەمووی دادەبەزی لە ماوەی 23 ساڵ بە گوێرەی بەسەرهات و حادیثە واقعە ئەوە ئینا ئەنزەلناه خوا ئەفەرمووی ئەنزەلنا ئینزال واتە دابەزینی بە پچڕ پچڕ بە یەک جار عەفوان یعنی ئینزال دابەزینی بە یەک جار ئەمە تەنزیل فەرقی هەیە تەنزیل ئەوەیە دانە دانە سوورەت و ئایەت دابەزن خوا فەرمووی ئینا ئەنزەلناه یعنی ئینا ئەنزەلنا القورئانە فی لەیلة القەدر بە یەک جار دامان بەزان لە لەوح المەحفوظ لە بۆ ئاسمانی دنیا زانان دەڵێن هەتا سوورەتی ئیقرا ئەوەش هەلە لە شەوی قەدر دابەزیە لە ڕەمەضان دابەزیە شهر رمضان الذي أنزل فيه القرآن واتا قرآن كجورترين كلامه لو شوي دابزيا شرفي أو شوي لوي دا قرآن تدا دابزيا باشان خوا أفرمي إن لو هيس هوكاري دي كهيا بله إن أنزلناه في ليلة مباركة خوا أو شوي بشويتي بيروزنا وبرديا باشان أو وشي قدر أجابيتو توزك بيري لبكينو قدر واتيتيا قدر واتشويتي بقدر
شەوێکی شەریف گەورە قەدر واتاشی ئەوەیە یەک لە واتاکانی تەقدیرکردن یعنی هەموو شتێکی تێدا تەقدیر کرا لەو شەوەیدا لەو شەوەیدا خوای گەورە دوو جۆرە تەقدیری هەیە تەقدیرێک هەیە پێشی ئەڕواحەکان دروست بکرێن بە 50,000 ساڵ خوای گەورە هەموو شتی نووسیە ئەوە پێرێن قەدەر عام تەقدیرێکی تایبەتش هەیە کە ساڵانە هەموو شتەکان ئەنووسرێنەوە لە شەوی قەدر هەموو ساڵ ئەنووسرێتەوە دەخۆ ڕزقی ئێمە چەندە ئەجەلی ئێمە کەی دێ چەند لەدایک دەبیت چەند دەمری چەند باشەی دەکە چەند خراپەی دەکا حتا ئەڵێ ئەوانەی کە دەستنە حەجش لە شەوی قەدر بڕایتەوە داخۆ چەند دەچی چەند ناچیجە خەڵک بۆ خۆی محاولات ئەولای دەکا بەڵام ئەوخوا بڕیتەوە چەندە چەند نییە چێ دەستە حەج چێ نایستە حەج هەم ئەوە قەدەر یعنی تەقدیر یەک لە ماناکانی ئەوەیە قەدەر بە معنای تەسکی ضیق وەکو دەرێ ومن قدر عليه رزقه لۆ شەوێکی تەسکا لەبەرەوەی ئاسمان تەسک دەبیتەوە پڕ دەبی لە مەلایکە لە فریشتا چونکە تەنەزەل المەلائکە فریشتا ئەوەندە زۆرە ڕێژیان پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئاسمان دەنگەداتەوە لە ذکر و تەسبیحی فریشتەکان جێگەی 4-5 نابینیەوە ئیلا دەبینە فریشتەیەک یان لە ڕکوع یان لە سەجدەیە ئەو هەموو فریشتەی هەمووی دادەبەزی ڕۆحش کە جبریل لە دادەبەزی لەو شەوەیدا ئەکید پێیامشیان پێ لەو شەوەی خوای گەورەش دەڵێن لە شەواندا دادەبەزێ بۆ سەر ئاسمانی زەوی بە هەمان شێوە لە شەوی لەیلەتول قەدرە ئەویش دادەبەزێ بۆ سەر ئاسمانەکانی زەوی دابەزینی خوا خوای گەورە جسمی نییە هەتاکو دابەزی وەکو جسم خەڵکەکە بە ڕووکەش لێکەداتەوە یەنزل ڕەبوونا خوا دادەبەزی خوا یعنی دەسەڵاتی خوا دادەبەزی نەخوا چکە گوت خوا دادەبەزی معنی خوا دەبی جسمی هەبی خوا دەبی جەستەی هەبی چکە دابەزین لە بۆشتی خاوەن جەستەیە خوا دادەبەزی واتە ڕەحمی دادەبەزی واتە دەسەڵاتی دادەبەزی واتە مەبەستی لەو فریشتەیە لەو فریشتانەیە کە دادەبەزن ئەکید فریشتەکان دادەبەزن ڕەحمی خوایان پێیە ئەو فریشتانە کار هەمووی جبریلشیان لەگەڵدایە کە ئەمین وەحیە و ئەوەش هەمویان دادەبەزن ئەکید پێیامشیان پێ پێیامەکەش کە ئەوەیە سەلامون لەگەڵم بێنەوە دەچمە لای پێامێرانمان دواتر لەگەڵ بەردەوام دەبین بەڵێ دەچینە لای تۆڕی پێامێرانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوکارم دەرباز ئەحمەد لە هۆڵی ئەسب سواری شاری هەولێرەوە لەگەڵم دەبێت وەروەها هێمندەلۆ لە شاری کەرکووکەوە لەگەڵم دەبێت سەرتاش دەچمە لای هاوکارم دەرباز ئەحمەد کە لە هۆڵی ئەسب سواری شاری هەولێرەوە لەگەڵمە دەربازم کاتت باش یەک دوو ڕۆژە پاڵەوانتیەکی نێودەوڵەتی ئەسب سواری لەم هۆڵە بەڕێوە دەچێت ئەمڕۆ بە کۆتایی هاتووە دەتوانێت زانیاریەکانت سەبارەت بەم پێشبڕکەیە بگەێنی بەڵێ کۆڤان پاڵەوانەتی نێودەوڵەتی ئەسب سواری کێکەم جار بوو لە عێراق و لە هەولێری پایتەخت بەڕێوەچی و پاڵەوانەتی بە بەشداری 9 وڵات کارێکە لە وڵاتەکانی ئەمریکا تورکیا ئوردن میسر هەنگاریا و وڵاتانی بەریتانیا تێدا بەشداریان کرد بۆ هەڵبژاردەی کوردستانی ژێکێک بۆ هەڵبژاردەی کە بەشداری کرد بۆ توانێت پلەی یەکەم بەدەست بێنێتن وەگەوە ئێستا لە پشتەوە من دەیبینیت کۆڤان پاڵەوانەتەکە چەند خولێک کە بە کۆتایی هەڵبژاردەی کوردستان توانی پلەی یەکەم لەو پاڵەوانەتە بەدەست بێنێ و هەروەها هەڵبژاردەکانی عێراق و هەڵبژاردەی بەریتانیا پلەکانی دووەم و سێمیان بەدەستێنا کە وەک خۆت باسی کرد دوو ڕۆژ و پاڵەوانەتی کە بەڕێوە چوو بوو یەکەم جار بوو پاڵەوانەتێکی لەم شێوە لە عێراق لە هەولێری پایتەخت بەڕێوە چوو کە پاڵەوانەتەکە لەلایەن فدراسیۆنی نێودەوڵەتی ئەسب سواری جیهانی کە لۆگۆیەکەی لەناو هۆڵەکە ڕاستەرە FEI ڕاستەوخۆ سەرپەرشتی دەکرا و سەرجەم سوارچاکانی هەڵبژاردەکان هەفتەیەک پێشەوەی پاڵەوانەتەکە بەڕێوە چوو بە گەیشتبنە هەولێری پایتەخت یەکە مەشقەکانی خۆیان ئەنجامدا بوو بۆی بە شێوەیەکی باش بۆ پاڵەوانەتەکە ببینن بەرپرسان و ڕێخەرانی یانی نێودەوڵەتی ئەسب سواری هەولێر لەگەر بەرپرسانی لێژنەی ئۆلۆمپی عێراق و بەرپرسانی فدراسیۆنی ئەسب سواری عێراق و بەرپرسانی فدراسیۆنی ئەسب سواری کوردستان ئاماژە بۆ دەکەن کەەوە دەستپێکێکە ئەمە دەستپێکێک دەبی بۆ ئەوەی لە داهاتوو بتوانن میوانداری پاڵەوانەتێکی جیهانیکەن کە بڕیارە لە مانجیدا کۆڤان پاڵەوانەتێکی جیهانی هەر لەم شوێنە لە هەولێری پایتەخت بەڕێوە بچیکە نزیکەی زیاتر لە 40 وڵات 40 هەڵبژاردەی ئەسب سواری لە سەرتاسەری جیهان بەشداری دەکاتن و باز لەوە کراوە کە بەرپرسانی فدراسیۆنی ئەسب سواری عێراقی لێرە بوونە هەوڵ بدەن بۆ ساڵی داهاتوو
پاڵەوانەتی عەرب بێتە ئێرە بەڵێ کۆڤان هەڵبژاردەی ئەسپ سواری کوردستان کە لەم پاڵەوانەتی بەشدار و پلەی یەکەمی بەدەستێنەوە بێن دەبێتە ڕێگا خۆشکەر بەوەی هەڵبژاردەی کوردستان بتوانێت لێرەوە بەشداری لە پاڵەوانەتی دەرەچەکان بکاتن و 2 ڕۆژی ڕابردوولەوە هەوادارێکی زۆری ئەسپ سواری لەم هۆڵ ئامادە بوون ئەوە زۆربەی ئەو وڵاتانەی کە لێرە بوون زۆربەی کوسڵخانەکانی هەولێری پایتەخت کە لە هەولێر بوونیانەیە هاتبوون هانی هەڵبژاردەکانیان دەدا بەڵام دوای 2 ڕۆژ خاڵەکانی هەردوو قۆناغ کۆکرانەوە هەڵبژاردەی ئەسپ سواری نێودەوڵەتی هەولێر کە دیارەکە لێ بەڕێوە دەچوو هەڵبژاردەی کوردستان توانی پلەی یەکەمی پاڵەوانەتیکە بەدەست بێنێتن. واوکارم دەرباز ئەحمەد کە لە نێو هۆڵی ئەسپ سواری شاری هەولێرەوە لەگەڵم بووی سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ دەچمە لای ئاوکارم هێمندەلۆ کە لە شاری کەرکووکەوە لەگەڵمان هێمن ئەو کاتت باش پاشیف لەم دەڕۆژەی کۆتای مانگی ڕەمەزان چۆن بەڕێوە دەچێت لە شاری کەرکووک بە ما ڕۆژانی پێشوو ئەو گەرم و گوڕیە دەمیندرێت. بەڵێ کۆڤان سلااوت لێبێ من لە گەڕەکی شۆریجەم دیارام گەڕەکە یەکێکە لە گەڕەکە دێرینەکان و گەڕەکە کۆنەکان دەتوانم بڵێم سەدان ساڵام گەڕەکە دامەزراوە خەڵکیێم گەڕەکە لە شەوانی ڕەمەزان بەتایبەت وەکو نەریتێکی ساڵانە لەم گۆڕەپانەی کە دەبینن ئەوە کارەباش بڕا بەداخەوە لەم گۆڕەپانە کۆ دەبنەوە بە یاری کوردەواری هەروەها چێشخانەیەکی لە تەنیشتی ئەم گۆڕەپانە هەیە تاکو پارشێ و دەمێننەوە دواتر نانی پارشێش دەخۆن و دواتر دەڕۆنەوە. من حەزەکەم بچمە لای چەند هاوڵاتیەک یاخود چەند کەسێکە لێرە سەرقاڵی یاری سین و زەرفن ئەم کاتت باش یارەکەت پێ بڕم ببوورە چۆنە تا ئێستا ماونەتەوە ئێوە ناچنەوە پاشی و لێراکەن وڵا بەخێراتی کەناڵەکەتانەکەم خێر سەرچاوم ئێمە وەزەکە ئەمانە ترس نییە ئێ پاشێشە لێراکەین زۆر ئاسایی و لێرە شەمێنینەوە. بەڵێ دەست خۆش بێ زۆر سپاس. کەسێکی تر لە بڵێن فەریقی بەرامبەر ئەم کاتت باش چاوم بەخێر بێن. بەڵێ دۆڕاوی بردێتەوە وڵی دینگە بە دینگە من بەراوتەکەیەتی. بەڵێ چۆن یاری سینوزەر بەگەت کەمێکوان و باسکەی یاری سینوزەر پێکاتووە لە 11 زەرف و سینیەک دوو گوڵی تایە لەگە دوویەکایە کەوت دووتیای بوو دوو خاڵ نووسێ فتەکەی دوو گوڵت هەیە دوای دۆزیتەوە جەماعەتە شارنەوە حینە بۆ شێوەیە. بەڵێ ئەم یاریە ینی زیاتر لە کەرکووکە باوە زیاتر ئێستا لە کەرکووکە باوە هەولێرش یاری یەکەن بەس بەڵام ئێستا کەرکووک زیاتر باوە لەناو کوردەواریە تورکمانش یاریەکە بەڵام ئیستا حالیان زیاتر کوردەکە زیاتر یاریەکە. زۆر سپاس دەستان خۆش بێ فەرموو سەرقاڵی یاری خۆتان بن. بەڵێ چێشتخانەیەک لێرە هەیە من حەزەکەمەوە چێشتخانە بەسەر بکەمەوە زانین خەڵکی بەڵێ گەوێ نەگرەکەم لەگەڵم بێت ئەم کاتان باش بەڕێستان ئۆزم کەباب بچین کارەبا بڕاهاتیتە دەرەوە بەڵێ نرخی کەباب لێرە چۆنە 2000 زۆر هەرزانانی بۆتان دەرێنێ دەرێنێ بڵێ ئەی ئەم خەڵکی کە لێرە ئەمێنێتەوە بۆ نمونە پارشی و لێراکەن بەڵێ بەڵێ پارشی و لێرە دەست خۆش بێ زۆر سپاس بەڕێستان چۆن تا ئێستا ماونەتەوە ڕوومانێکم خاوە شەیخانەکەم تا ئێستا ماونەتەوە ئەمینەوە تا سعات 4 شەمێنین زۆر ئاسایە تا 4 5 مێنین پامێکتان بۆ برا پێشمەرکانەیە کە ئەوان ڕێزمانێ بۆ پێشمەرگە قارەبانەکان بە بۆنیەوە تام ڕۆژای بینی نۆم خۆشیەوە ئەمە ئارامیە زۆر سپاسانەکە بەڕێستان چۆنە تا ئێستا ماونەتەوە ڕەمەزانتان چۆن بەسەر بێت لە کۆتایی ڕەمەزان نزیکە بۆیە برمانە سەر ڕەمەزان شێکی خۆشە تراوە بۆ شەوانە سینوزەرفەی بینە سەر و هەرە مانگەمانەیە و مانگێکی پیرۆزە و چاوەکەم بەڵێ حەزەکەم چەند کەسێکی تر بدوێنم ئەگەر کاتە بێ ئەم کاتان باش کێ قسەمان بۆ کات وەستا چۆنی بەڵێ بردووتانەتە دۆڕانتان یە ماموشێ براوەین کاکە بەڵێ ئەگەر باسێکی سینوزەرفمان بۆ بکەین وڵی سینوزەرف ئەمە خۆی لە ئەسڵ یاریێکی تورکمانیە بەڵامی تر ئێستاکە لێرە و لە هەولێر و وا تازە سلێمانی گەیشتووە پێ ئەم یاریە دەست خۆش بێ بەڵێ کۆڤان من ئەگەڕێم وەلاتان بەڕاستی بڕانی کارەبا تۆزێ کەشەکەی ناخۆش کرد لە بڵێن ئەم ئامادەبووان بە جۆش و خوڕەشەوە تا ئێستا خەڵکی لێرە ماونەتەوە
و تاکو بڵێن مەلا بانگدانیژە خۆ تاکو و پاشی دەکەنم خەڵکێکە لێرەیە ناچنە ماڵەوە بە یاریکردن لێرە بەسەر دەبن بەڵێ من ئەگەڕێم وڵاتەن. بەڵێ سپاس باوکارم هێمندەرۆ کە لە شاری کەرکووکەوە لەگەڵم بووی، هەروە سپاس باوکارم دەرباز ئەحمەد کە لە شاری هەولێرەوە لەگەڵم بووی. سپاس مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان سەبارەت بە شەوی لەیلەتل قەدر بۆچی لەم شەوەدا قورئان هاتووەتە خوارەوە؟ ئایا لەم شەوەدا وەک باز دەکرێت کە قورئان بە پچر پچری هاتووەتە خوارەوە، ئایا لەم شەوەدا قورئان تەواو کراوە هاتووەتە خوارەوە، یعنی دوایین ئاەت هاتووەتە خوارەوە، یان تەواوی قورئانەکە چۆنەوە بە شێوێک هاتووەتە خوارەوە؟ بەخۆی قورئان هەمووی بەجارێک دابەزیە لە لەوح المەحفوظ، هەر هەمووی لە بۆ ئاسمانی دنیا. وەکو باسمان کرد ئاماژەیە کە بۆی ئەی محەممەد تۆ بزانە ئەو قورئانە هەمووی دادەبەزی. بەڵێ پاشان یەکەم سوورەت کە دادەبەزی سوورەت العەلەق اقرأ باسم ربك الذي ئەو سوورەتە ئەوش لە ڕەمەضان دابەزیە، لە شەوی قەدر دابەزیە، بەڵام ئیدی بڵێ کۆتایەکەشی لە مانجی ڕەمەضان نە، ئەوە هیچ وارد نییە لەو بارەیە کە بڵێ ئاخر ئاەتی لە مانجی ڕەمەضان نە، سەرەتاکەی دابەزینی لە شەوی قەدر بووە لە ڕەمەضان بووە. باشە دێنە سەر پاداشتی ئەم شەوە بۆ موسڵمانان، ئەو کەسانەی کە لەم شەوەدا دەنیشن چ پاداشتێکیان هەیە دەلایەن خودای گەورەوە؟ بەخۆی ئەگەر جارێ بوەستین لەسەر پەیامی ئەو هەموو فریشتانەی خوای گەورە کە دادەبەزن لەو شەوەیدا، ئەکەیت پەیامێکی گەورەیان پێەیە، پەیامەکەش ئەوەیە سەلام. سەلام دەنێرن لە بۆ هەموو خەڵک حتا مەطلع الفەجر، حتاکو بەیانی دەدا ئەوانە دادەبەزن تێدەپەڕن بەلای مسلمانان بەلای خەڵکدا، پەیامیان ئەوەیە ئەسەلامو عەلەیکوم. واتە پەیامی ئەو شەوەی پەیامی سەلامە، پەیامی ئاشنابوونە، پەیامی خێر و بەرەکەتە. حەقا ئێمەش ئەو پەیامەی فریشتەکان وەرگرین لە سەردەمێک ئەژین کە پڕە لە ئاژاوە، پڕە لە ناخۆشی، پڕە لە حەقەت، پڕە لە شەڕ و ئاژاوە و تێنەگەیشتن لە دین. یعنی جاری وایە دەبین ئێستا بەو مانگە پیرۆزەی شەڕ هەیە، خەڵکێک بە ناوی ئاین شەڕ لەگە ئێمە ئەکا. ئەوانەوە دیارە لە پەیامی فریشتەکانش حاڵی نەبووینە کە لەو شەوەیدا پەیامێکی گەورەیان پێەیە کە بریتە لە سەلام. بۆی ئەوە گەورەترین پەیامە حەقوایە هەموو مسلمانان لەو شەوەیدا پەیامی سەلام بکەنە، پەیامەک بەردەوام. شەوەی کە ئەو مسلمانانێک کە ئەو شەوە دادەنیشن و عیبادەت دەکەن، نوێژ دەکەن، قورئان دەخوێنن، لەو شەوەیدا دەکەن، چ پاداشتێکیان هەیە لە لای خوای گەورە؟ لەو شەوەیدا دیارە زۆر شت پێویستە بکرێ. یەک لەوانە ئیعتیکاف ئەوەیە تۆ بەنیەتی خواپەرستی بێ مزگەوت نەچێ دەرەوە، دێنێ سەرەوانە. بەڵێ ببوورە مامۆستا دێنێ سەرەوانە، بەس پاداشتیان لای خوای گەورە چییە؟ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. پاداشتەکە لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم تحدیدی کردیە، دیاری کردیە ئەوەی کە شەوی قەدر قیام بکە، واتە شەو نوێژ بکە، ئەو کەسە ئیمانی هەبیتن بەخوا و هەروەها داوای پاداشتی خوای گەورەش بکە، ئەو کەسە خوا لە هەموو تاوانەکانی پێشی خۆشەبی. هەرچی کردبێتی لە تاوانەکان خۆشەبی، باسی هیچ نەکراوە، بەس دەڵێ خوا خۆش دەبی لە تاوانەکانی، بێەوەی تحدید بکە گوناحی گەورەیان گچکە. ظاهر وایە خوا لە گوناحەکانی خۆشی مادەم تۆبەیەکی نەسوحی کردی بە تاوای گەڕایتەوە لەو شەوەیدا لۆ خوای گەورە ئیتیجاهی لە بۆ لای خوایە، ومێد هەیە خوای گەورە لە هەموو گوناحەکانی خۆش بێت. بەڵێ لەو شەوەدا مسلمانان دەبێت چی بکەن؟ زۆر زار دەبینین کەسێک دەڵێ من لە شەوی لەیلەتل قەدرە هەتا با بڵێن بەرەبیان بانگی بیان دانیشتوم، لەوانەیە بەس نوێژ بکە، هەیە لەوانەیە بەس قورئان بخوێنێ، هەیە لەوانەیە زیکر بکە، هەیە لەوانەیە هەرسێکیان بکە. دەبێت چی بکرێت لەم شەوەدا؟ خواپەرستیەکان وا باشە جۆرا و جۆر بن لەو شەوەیدا. شەو نوێژ بکەی، قورئان بخوێنە، نوێژ بکەی، ذکر بکەی. دوعایەکی زۆر گەورە هەیە کە عائیشە لە پێغەمبەر ئەپرسی صلی الله علیه و سلم، ئەفەرمێ یا رسول الله ئەگە زانیم شەوی قەدر کامە شەوە چ دوعایەک لەو شەوەی بکەم؟ ما ئەقول، ئەفەرمێ ئەو دوعای بکە مەبەست لە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. واتە تەنها ئەو دوعایە بکەن. ئەوە باشترین دوعایە چونکە تو لەو شەوەیدا داوای عفو دەکەیت، چونکە خوا عفو یەک لە ناوەکانی اللهم إنك عفو، خوا تۆ بەندەکانی خۆت عفو دەکەی، منیش عفو بکە، حەز لە عفوە، خوایە منیش لەو کەسانە بم کەت بکە و مەژێر عفوی تۆ.
و گەورەترین دوعایە کە ئینسان لەو شەوەیەدا بۆ خۆی دەکا کە خوا لە عەزابی خۆی دووری بخاتەوە عەفوی بکە ڕەحمی پێ بکە بۆیە تەرکیز لەسەر ئەو دوعای زۆر زۆر گرنگە پاشان هەر دوعایەکی بۆ خۆت دەکەی خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم نەیفەرمووی ئیلا ئەو دوعای بکە فەرمی ئەو دوعای بۆ خۆت بکە کە ئەمە دوعایەکی گشتگیرە و دوعا لە بۆ خۆت بکە لەو ماڵ منداڵت بکە لە بۆ جیرانت بکە لە بۆ میلەتت بکە لە بۆ پێشمەرگەکان بکە بە عیبادەت چی بکەن عیبادەت شەو نوێژەکان ئەکرێن لەو شەوەیدا کە خەڵک بە جەماعەتر جاری وایە دەکا لە خۆش ئەگە بە تەنها بکەی ئاساییە شەو نوێژ بە تەنها ئەکرێ و بە کۆمەڵیش ئەکرێ و زۆر لە مزگەوتەکان دەبینێن لەو دەشەوانەدا قیام اللەیلەکەن شەو نوێژەکەن ئەمە زۆر زۆر ئاساییە شتێکی باشە و نوێژێک ئەکرێ بە تایبەت لە شەوی 27 ئەو نوێژە پێڵێن لە ناوەمە مەشهورە پێڵێن نوێژی گەورە سەڵات التەسابیح یان سەڵات تەسبیح نوێژێکە لەبەرەوەی پێرە نوێژی گەورە چووکە 4 ڕکعاتە و 300 ذکری تێدایە 300 جا تۆ دەڵێ سبحان الله والحمد لله ولا اله الا الله اكبر ئەوە نوێژێکی زۆر گەورەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە عەباس ئەفەرمێ ئەگە بێت و تواناتە بی لە هەر ڕۆژێک جارێکی ئەو نوێژەی بکە ئەگەنا لە هەفتێ جارێک ئەگەنا لە مانگ ئەگەنا لە ساڵ جارێک ئەگەنا لە تەمەنی خۆت جارێک ئەو نوێژەی ئەنجام بدە شێوازی نوێژەکەش ئەگەر باز بکەین شێوازی نوێژەکە 4 ڕکعاتە 4 ڕکعات هەنوێژی طبیعیە ئەتوان 2 ڕکعات ئەنجام بدەیت لە پاشی فاتحە و سوورەتەکەی 15 جا تۆ دەڵێ سبحان الله والحمد لله ولا اله الا الله اكبر کە دەچێ ڕکوع پاشی ذکرەکەی دەجا دەڵێ ئەو ذکرەی دەکەی لە سەمیع الله کە تەواو دەکەی ذکرەکەی دەجا دەڵێەوە کە دەچێ سەجدەی دەجا دەڵێەوە کە هەڵستیەوە لە بینی هەردوو سەجدەکان دەجا دەڵێەوە کە دەچێ و سەجدەی دەجا دەڵێەوە کە هەڵستیەوە پێشی ئەوەی بەرز بیەوە لەو ڕکعات دووەم دەجا دەڵێ باش مامۆستا دەگەڕێمە وڵات باس لە ذکرەکانی دیکەش دەکەین کە لەو شەوەدا بکرێ بەڵام دەچمە لای هاوکارم منیر سەلیم کە لە شاری سلێمانیەوە لەگەڵم دەبێت منیرم کاتت باش خەڵک چۆن دەچێتە بازار پێشوازی خەڵک بۆ جەژنی ڕەمەزان چۆنە بەڵێ وا دیارە هاوکارانم دەڵێن پەیوەندیمان پسراوە لەگەڵ منیر سەلیم هەر کاتێک وێنەکانی گەیشت پەیوەندیمان لەگەڵ یاسایی بۆوە وەری دەگرین ببوورە مامۆستا دەڵێن ئێستا و ئامادە نییە ئەوە باسی نوێژەکەت کردی عیبادەتەکان کەسی بکە ئەو نوێژە گەورەیە جاری وایە خەڵکە ناوزەندی ئەکە بە بدعەت ئەو نوێژە پێی وایە ئەساسی نییە ئەگەر هەڵوەستێک لەسەر بگلوێ گەلک ئەو نوێژەی ناکەن بۆ اعتیباری ئەو نوێژە ئەساسی نییە دیارە کۆمەڵە حەدیثە کاتێ لەو بارەی هەندێکیان ڕاستە لاوازن هەندێکیان صحیحن هەندێکیان حەسەنن ابن حەجەری عەسقەلانی کتابێکی تایبەتی داناوە لەبارەی ئەو نوێژەی ئەو پێی وایە حەدیثەکان لە مەرتەبەی حەسەنن مرتبەی حەسەن واتە ئەگە بێت و حەدیث صحیح بوو یان حەسەن بۆ ئیشی پێ دەکرێت بۆیە ئەو حافظە گەورەیە ئەو زانە گەورەیە فەرمودەناسە پێی وایە بەڵێ زۆر ئاساییە ابن صلاح شەهرەزووری دارەقوتنی سیوطی کۆمەڵێک لە زانای هەرە گەورە پێیان وایە لە محەقیقینی عولەما بەڵێ ئەو نوێژە ئەساسی هەیە بەڵێ باشە باس لەوە دەکرێت کە خێری ئەم شەوە لە 1000 شەو زیاترە بۆچی خێری ئەم شەوە لەو 1000 شەوە زیاترە ئایا ینی 1000 شەو تۆ خێر عیبادەت و ئەمانە بکەی ناگات تا ئەم ڕۆژە ئەم شەوە بەو مانایە دێ بزەبت بخۆی ئەو شەوە شەوی تەمەنە ئێمە تەمەنمان هەرچەندە زۆربی 80 ساڵ ئەگەر بگەینە 80 باشە بەڵێ انشاءالله دەگەین و زیاتریش بەڵام 1000 مانگ حساب کراوە 80 ساڵ و 4 مانگە تقریبان لێرە دەکاتە هەموو تەمەنێت تقریبی هەموو تەمەنە شەوێک یەکسانە بە هەموو تەمەن ئەگەر لەو شەوەیدا ئینسان بە تەواوی خواپەرستی بکە دواتر نەگەڕێتەوە سەر تاوان بە تەواوی بسڵحێ لەو شەوەیدا ئەکید ئەو کەسە وە حسابە 84 ساڵ بەڵکو خوا دەفەرمی خەیر یعنی باشتر لەیلەة القەدر خەیر من ئەلفی شەهر باشترە لە هەزارەکەی نەکی لە 1000 باشتر لە 1000 ئەوە دەڵێن سەبەبی ئەوە بووە باسی کەسێک کراوە لە بەنی ئیسرائیل کە 1000 ساڵ جیهادی کردووە لە پێناوی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دڵی بەوەی هەندێک تون دەبی ئومەتی من کە تەمەنیان ئەوەندە کورتە بۆی خوای گەورە وەکو ڕێزلێنانێک لەو ئومەتی ئەو شەوەی پێبەخشیە کە باشترە لەو 1000 مانگەی کە ئەو کەسە خواپەرستی کردووە یان جیهادی کردیە لەو شەوە لەو ماوەیدا
باشە چ جیاوازێک لە نێوان ئەو عیبادەتە هەیە لە نێو ماڵی خۆت و لە نێو مزگەوتدا لەوانەیە خەڵک هەبێ نەچێتە مزگەوت لە نێو ماڵی خۆیدا لەم شەوە عیبادەت بکات بەخۆی ئاساییە لە ماڵەوەش بکرێ بەڵێ لە مزگەوت گەورەترە نوێژ و خواپەرستی و قورئان لەبەر شەڕەفی مزگەوت بەڵێ خێرەکە دووبارە دەبیتەوە تا بکرێ لە مزگەوتەکان ئەوی نەشی توانی ئاساییە لە ماڵەوە بکە حتا ئافرەت مناڵ پیر ئەوانش ئەتوانن لە ماڵەوە حتا گەبێت و عذری شەرعیشی هەبی ئاساییە دابنیشی لەو شەوەیدا باش مامۆستا دەگەڕێمەوە وڵات بە هاوکارانم دەڵێن منیر سەلیم لەگەڵت دەبێت لە سلێمانی بەڵێ هاوکارم منیر سەلیم لە شاری سلێمانی و لەگەڵم دەبێت ڕوا حەسەن کاکۆ لە شاری ئەمەدی باکووری کوردستانەوە لەگەڵم دەبێت سەرتاش دەچمە لای هاوکارم حەسەن کاکۆ لە شاری ئەمەدی باکووری کوردستان حەسەن ئەفدەمێتە باش تو چەند شەوە بمەڕی شەوە دەماکو من بەرنامە پێشکەشکری شەوەکی تو چییە دەڤەرە سۆر جارەکە کوێە ناڤە باژاریدا ji بۆ کەزە بە دیار بکرێ نەهات تو کو دەرێ و توتخوازی لور چ پەیامەکی بگەهێنی تو دکارین ها گەل خەلکێژی باخەفی کەرم کە بەڵێ بەڵێ وا دیارە هاوکارم حەسەن لەگەڵم نەماوە ئەویش ئاماژە بۆ دەکرێت بە خۆی خراپی ئەتەرنێتەوە وێنەکانی بە باشی ناگات دەچمە لای هاوکارم منیر سەلیم منیر ئەم کاتت باش بە ئەتەرنێت لای تۆش خراپ نەبێ و پەیوەندی تۆش نەپچڕێ دەتوانی چیت هەیە لە بەرنامەی پاشیف بیگەێنی فەرموو سڵاو کۆڤەن سڵاو بۆ میوانە بەڕێزەکەی کوردستان 24 بۆ بینەرانی بەڕێز و هەروەها سڵاو بۆ ڕۆژەوانانی تاوی کوردستان و هەر چوار پارچە کوردستان و لە دەروی وڵاتیش لە ڕاستیدا ئێمە باسمان لە باسی گەورەی لەیلەتول القەدرە لەیلەتول القەدر هەر خۆی ناوی خۆی بەخۆیەتی من نامەوێ ڕۆڵی بەڕێزان مامۆسایانی ئاینی ببینیم لە ڕاستیدا بەڵام کۆڤەن ئەوە هەیە کە یەک سوورەت خوای گەورە ئەگەر بیەوێت یا ئیرادی وا بێت لەسەر شتێکی گرنگ هەڵوێستە بکات لە قورئانە تۆماری کردووە لە قورئانە سوورەتێکمانەیە بەناوی قەدرەوە إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر اليوم لما مصطفى باسي ويكد خير من 1000 شهر تتنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر تتنزل الملائكة والروح فيها بإذن ربهم والروح حضرت جبريل قرآن دينة إخوار ليلة القدر بو مفسرين وأفرمون بو سر محمد رضي خوای لێبێ ئەو جا ئەو شەوەیەکە لەو کاتەوە تا ئێستاقسی تیاکەین 1970 ئەوەنە ساڵە ڕێزی هەیە تەقدیری هەیە هەر خۆی ناوی قەدرە ئێمە لە بەردەم مزگەوتی گەورەی لە ناو سنتری شاری سلێمانی مزگەوتی گەورەیە دیارە بازار جمەی دێ ئەگەر هاوکارم بتوانێت هەندێک لەوێنەکان بگوازێتەوە کۆڤەن خەڵک لە سەروبەندی لەیلەتول القەدرە هەرچەنە ئەم شەو لەیلەتول القەدر نییە یعنی سبەینە 26 مانگە 26 ڕەمەزانە بەڵام لەیلەتول القەدر لە کوردستانە بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لە شاری سلێمانی هەم وەکو ئاین هەم وەکو کولتور ڕۆڵی هەبووە خەڵک زیینی کردەوە بە مێژوو ئێمەش بە خۆمان لە مێژوو ینی لە تەمەنی خۆمانە چەندین جار ئەومان کردووە ئێستا زۆر باشە ئێستا من میوانێکی بەڕێزم هەیە ئەم کاتت باش ببوورە تەشی بێنە ئێرەوە نایە بەڕێزی شەخۆبان نام سەروەتە کاک سەروەت با بمبورە سپاس بۆ جەنابەت کە من هەندێک ڕامگەتی لە ڕاستیات تۆم لە ئیشوکاری خۆت کردووە سەعات نیوەی شەوە جەنابەت دیارە پیاوێکی لەو پیاوانەی کە ئیلتیزامی ئاینیت هەیە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە باسی گەورەی لەیلەتول القەدر لای جەنابەت وەکو موسڵمانێک چییە و دوستم بڵێ لەم دەشەوەی ئاخیرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان باسەکە لەم دەشەوەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام هل لشوي ليلة القدر أبو خير الشهر رمضان أنزل فيه القرآن كقرآن دا بزيوا بيغمري صلى الله عليه وسلم ولم دم شواء وكو صحابة كان جمهوري فقهاش كباسة كان لم دم شواء أخيرا سبحان الله جبريل عليه السلام همو صالك يكجر دا بسيطة سرزبي هل لو شواء دا بزي وأو شوي ليلة القدرش سبحان الله سپاس بۆ خۆی پەروەردگار و شەومان بەنسیب بکە بۆ هەموو موسڵمانێکی هەموو جیانان ئینشاءالله بەتایبەتی کوردستان لەم شەوە سبحان الله کە مەلایکە دابەزێ بۆ بەری بەیانیەکەی
بەری تیشکە گیرێ ئەمە یەکێک لە نیشانەکانێتی لەو شەوەیە سبحان الله جادەکان بانەکان هەمی خامۆشن بێدەنگن و لەم شەوانەشە پێغەمەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەم دەشەوەی ئاخیرە وەکو دایکی مانداران باسەکە عەلەیهی سەڵاتو وسەلام کە عایشە بەڵێ رضي الله عنه پێغەمەری خوا عەلەیهی سەڵاتو فێری یەک شتێکە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني بەڕاستی ئەم دووە عني ئەوە بۆ تاکە ئەگەر بڵێن بۆکوە عناکە باسەکەی جنابتان وەکو ئەوەی کە ئیلتیزامی ئاینیتانێ وەکەوەی متمەسکن بە ئاینی پیرۆزی ئیسلام وەکەوەی کە ئەو شەوە پیرۆزە بەرز ڕائەگرن لەو شەوانە شعائری ئاینی شعائری دینی چییە یان چۆن ئەو شەوە بەرز ڕائەگرن یانی لە مزگەوتەکانە لە ماڵەوە لە هەر شوێنەکە سبحان الله خۆی ئەمە هەر کەسە و بە نوعێکە هیوایە بە نوێش هیوایە بە قورئان خوێندن هیوایە بە تیلاوی قورئان هیوایە بە زیکرکردن هیچ شتێک لەوەیان تهدید نەکراوە لەم دەشەوە بەڵام مانێ وەکو حرەمەی مەکین مایرماقلی کە یەکێکە لە ئوستازانی حرەمی مەکین لەم شەوە شتێکی جوانی بڵاو کردووە لەم دەشەوە ئاخیرە وتی بێ ئینسان بتوانێت خێر بکە بتوانێت دەستی هەژارێ بگرێ نامە بە فەقیرێک قورئانێ بخوێنێ دوعا زۆر بکە زگری زۆرتیا بکە ئینشاء چووکە خۆی گەورە فەرمێ تەنەزەل المەلائکە لەیلة القدر في ليلة القدر خير من 1000 شهر هز خيري هزار مانجيش كا ليشيتو هزار مانگ تقريبا 84 ساڵەکە بڵێ 84 ساڵ و 4 مانگەکە سبحان الله لەم دەشەوە ئەم خێرە گەورەیتە بۆ ئینسان بتوانێت لەم دەشەوە خۆی سەرقاڵی خواردنەوە زۆر نەکە خۆی سەرقاڵ لێوە نەکا کە لە شوێن و بازاڕەکانە کات بەسەر بەرێ هەڵ بە زیکری خوا بکە باشە باشترین خێر مثلا ئەگەر ئینسان بیکا لەو ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد خۆی خوێندنی قورئان لە هەموو خێرێک خێرترە بەڵام بە فقهەوە یعنی بە تەفەقهەوە یعنی بە تێگەشتنەوە جەنابتان مثلا تەسەور مثلا ئێوە زۆرترین کات خێرەکە ئەکەن یا قورئانەکە ئەخوێنن یا نوێژەکە ئەکەن ئەمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دایکی ماندارانە فەرمی پێغەمبەری خوا کە کاتی ڕەمەزانە دەشەوەکەی ئاخیر کە جوبریل عەلەیهی سەلام بۆی لای دابەزایە وەکو بای لیا و هەموو ماڵەکانی گرتەوە لە قەزەی خێرە بۆ ئینسانیش ئەو کەسێک کە دەوڵەمەنە بتوانێت زەکاتەکەی با بە ماڵی فەقیر دەستی فەقیری پێ بگرێ هەژارەکان بەسەر بکاتەوانێ ئەمە خێرشی گەورەیە بەڵام قورئان خوێندن خێرێکی تاکە کەسیە علەمایانی ئیسلام هەر خێریشی قورئان خوێن وەکتی ئیمامی شافعی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ لە مانگی ڕەمەزانە لە یەک مانگە لە یەک ڕۆژە 2 ختمێکە 30 شەوەکە 6 ختمێکرد ئەمە بۆ شخصێکی شخصیە بەڵام بۆ شتی گشتی ئێمە بۆ شتی گشتی باسیکن ئینشاءالله بە دەوڵەمەندەکان دەست و دڵیان بکەنەوە بەرامبەر هەژارەکان زۆر سپاسی جەناب دەکەم سپاس بەوەی کە ڕامگرتی کاک سەروەتی بەڕێز و خۆشەویست هیوادارم سەلامەت بی و خوا بە خێری هەمومانی آمين اسماعيل قالك ممنون سپاس بۆ کەناڵەکەتان دعای خێرشمان بۆ قوربان قالك ممنون سپاس دەکەم بەڵێ کۆڤان ئەم پیاوە یەکێک بوو لەو نمونانەی کە یەک لەو مسلمانانی کوردانی کە لە شاری سلێمانیا بەتایبەتی باش شاری سلێمانیا کە لەمە کوردستان بەگشتی کە ئەوان بە قورئان خوێندن و بە نوێژکردن و بەو جۆری کە ئەوان ئەیانەوێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە شاری سلێمانی باسی سلێمانی بکەین بۆ بینەران لە هەموو ینی گردوونە نەگەر لە کوردستانە لە شاری سلێمانی لەو شەوەدا لە مەراسیمەکانی مزگەوتە ئەوان زۆربەی ئیچنە مزگەوتەوە تا بەری بەیان تا ئەوەی کە وەختی ئیفتار دێت شیرینی ناوساجی ناوشکێنە ئەو جۆرە خواردنانە دێنن دابەش دەکەن لە نەوخۆیانە خورما بەتایبەتی خورما هەنجیری با بڵێن وشکراوە ئەوان دێنن لەگەڵیشا زیکری قورئان دەکەن لەگەڵیشا نوێژ دەکەن سەڵاتی تەراویح دەکەن مامۆستا دەزانێ لە تەنی جەنابتەوەیە سەڵاتی تەراویح ینی ئەگەر وابزانم حەدیثێکی لەسەر ئەگەر بەهاڕان نەچوو بێتم بۆ تەمەن یەک جار بخوێنی بەستا قوربان سپاسی جەناب دەکەم خوا بیکا بە قسمەتی هەمومان ئینشەڵڵا سپاس بۆ هاوکارم منیر سەلیم کە لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی سپاس بۆ میوانەکەشت سپاس مامۆستا دەگەڕێم بۆ لای جەنابتان هاوکارانم دەڵێن بەر لەوەی بچێت لای مامۆستا هاوکارم حەسەن کاکۆت لەگەڵە ببوورە حەسەن ئەبدەمێتە باش تو دەماکو من ئەف بەرنامە پێشکەشکردی یەک دوو شەوا تو بمڕە بووی شەوەکێکیە دەڤەرە سوور شەوەکێژی تووچیە بێژین ناڤە ئامادێ و تە کەزەبە ئامادێ تو چوێنی کەسێکی کو ئەو دەفرۆت تونها لە کو دەرێ تو دخوازی چ بگەینی و چ تشتێ باڵکێشێ ئامادێ نیشەمە بدەی کەرەم کە توتکاری گەل میهێوانن خۆشی باخڤی
بله تشتی بالکش هن از بحثا بکم هنج با حواله من منور هن هاتن هنج باشور هاتن باکور لی امجی لباشور دیاربکر نبراستی لبر چمی دیجله نه لبر پرا دهداری و که پرا زاخو پرا دلار هیا یا کل زاخو ابجی پرا که و که ولی بله پرا دیروکا و گله که کبناره رمضان معلومه رمضان هات و درباس بو امجی نزدیکی و پرنه و که لسر اکران لسر شاشه هنج دبینن پرک دیروکی خلق لبر ام بجن دیمنن و پره و لبر دنگ و آوا و ساقش چمی دیجله کو دیروکی هر وقت خود در باز دکن طبیب نه که بره ام بجن خلق که بره لوی داره هجمارا و کمال بله چند جوانه که لوی داره نه از هرم پچکه لگلوا از الگلوا از محبت بک مرحبا شوره باشه والا رمضان و خیر و برکت در باز تو ان شاء الله ایواجی ان شاء الله مرحبا جوار باشه ناوی چیه ناوی سلیمان یک سلیمان چه در باز تو صاحب والا باشه بس خودش وارد بهمون چارم باشین مالاتا و هنات بر پرا ده چاوین و شوارت چای بعد کن صحبت دکن و دیاربکر جی آرام خوش وان روزا دا خوش راسته وان دروسه برای پارکی گرم بود وان روزا پارکی خوشه رمضان چقدر بود رمضان خوش در باست ام روزی خود دکتن الحمدلله دروسه رو ما çok şükür در باست بود به قضا ولا در باست بود çok şükür الحمد خدا بجمره گلک سپاس گوادن دماکو عمل بر قمر ما حاضری خواهد کرد دنگ دهات حوالک جوست رانک بود انزانم کی جانش بود کی بود دنگم عالیه دنیا نهات تماشا دکن دنگم نخواشه الدکار مساج برای بیشم کرم که نه بره بله واسه استرانه که کن حواله شب ستکل آسمان دلر زیبایی بازی زناران ها دنگ جوانای در آبن هوال نیار پیویه بس هر بچی دسته دستاورد مالاتا و از هرم باوی حواله هجی چند پچکجیل گلبی باخفم جیباجی گلک خوشه بالگه و از بجم بالیف و تشتین وسا هرمینه دوشه که هرمینه لودرنه چاوا هم دملک یک چاهم خلاص دکن بله مرحبا شوی صافی سپاس که رمضان تا چه در باز باشه باش بو بارو جان گرم و شش هفت گرم مالاتا و چای که وسا خوش چای که قاچاق چای که کردیجی دامه مالاتا و ولا شکر از هندک شکر تا وجبه لی خلق می باشور جار جار مساعد بجن یعنی شیشه شوشا چای قدخا چای اسکانا چای جنیویه پتر هون دکن شکر لباله بزانو که او شکر گره که ضرار داده و لوی داره ام تنه گرک جاره ام ناوج نیا جم شکر که ام تاوج ناوا چای تو گرک شکر تاوج چای ام گرک دحوا دابنی جاره یکیم دابنی گرماهی رمضان پشتی رمضان تی چپ کی هون چی کار دکن والله ام خبطانم سری شاطانن ام شغلن و او وصايا مثلا وقت بري خلق درنا كبش در و هجمار خلقش در و كيما نوسا بله چه هدیه و هنر از بجم والله ام دخوازن çalışma مثلا انسان مرحت ببن و ام دخوازن حضور هبه ام دخوازن انسان ما دهایی کی باش بون به و ام دخوازن زور مالاتا و گرک سپاس اما مهوان چند جوانا بون براستی لبر پرا ده چاوین اپرا هجی سال 1650 جالی مروانیا و هاتیا آوا کرنو لپش بجی باخچین 7 ساله هنکو 5000 سال لوی درجه جودکاری تیتا کرن بله شبکه رمضان لسر و صحبت اوسا خوش یا و جامعه ما اوسا درباز کردی سنبت کرن باشور بەڵێ سپاس بۆ هاوکارم حەسەن کاکۆ کە لە شاری دیاربەکرەوە لەگەڵم بووی وەروە سپاس بۆ هاوکارم منیر سەلیم کە لە شاری سلێمانیەوە لەگەڵم بووی بڵێ مامۆستا دەگەڕمەوە لای جەنابتان ئایا ئەوەی کە باسمان کرد بەر لێ بچینە لای پێغەمبەرانمان جیاوازی نێوان ئەو عیبادەتەی لە نێو ماڵ دەکرێت و لە نێو مزگەوتدا دەکرێت هەم دەتوانی بۆ ئافرەت بۆمانشی بکەی و هەم بۆ ئەوانەی کە لە نێرنن ئەوان ئەگەر لە ماڵەوە بیکەن چ جیاوازییان دابێ ئەگەر دەتوانی باسیەوەی بکەیتەوەی عوزری هەبێ و عوزریشی نەبێ بخۆی ئاشکرایە خواپەرستی لە مزگەوت خێر و ثەوابی زیاترە لەوەی لە ماڵەوە بکرێ بەڵام
تاعات و خواپەرستی لە ماڵەوەش ئەکرێ ئەنجامی بدەی پیاو یاخود ئافراد بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم كان إذا دخل العشر الأواخر شد المئزر وأحيا الليل وأيقظ أهله ماڵ مناڵی خۆشی و ئاگاهینە حتى إمام علي روايتك دەڵێتن كان يوقظ كل صغير وكبير يطيق الصلاة هەرچی گچکە و گەورە باە کە تاقەی نوێژی هەبای هەڵێستان حتى دەڵێداتە لای ماڵی ئێمە قومە ئەلا توسەلیان هەڵسن بۆ نوێژ ناکەن واتە با مناڵ و گەورە و ئافرەتیش بەشداری بکەن لە قیام الليل لە خواپەرستی پێغەمبەر هەرستانەوە معنەوە نیە ئیلا بیستە مزگەوت بەڵام بە ئاگای هینایان و هەستن خواپەرستی بکەن ئاسایی لە ماڵەوەش بکرێ بەڵام خێری مزگەوت زیاترە حتى ئافرەت نخۆش حدگەبێت و عذریشی هەبی با لەو شەوەی ئامادە بیت کە شەوێکی گەورەیە خۆ تەنها لە بۆ ساغەکان نییە ئەتوان خواپەرستی خۆیان ئەنجام بدەن مامۆستا هیچ کاتێک دیاری کراوە لە سعات چەند بۆ سعات چەند بێ کاتژمێر چەند بۆ چەند بێت بەخۆی عیشا و بەیانی لە عیشا تاکو بەیانی حتى حەدیثەک هەیە ئەفەرمێ هە کەسە حازری نوێژی عیشا بوو خەوتنان ئەو کەسە بەشێکی لە شەوی قەدر لە ثەواب بۆ خۆی بردووە لە خێر و چاکە لە نوێژی بەیانش ئەگە بێت حضوری هەبی حتى مەطلع الفەجر چونکە فریشتەکان ئامادە ئەبن ئەمینێتەوە باسی ئەوەی بکەین یعنی ئەو کەسانەی کە فەرمانبەرن ئەگە بێت و بخەون ئەگە بێت و کاریگەری هەبی لەسەر وەزیفەکەیان و لە خەو هەڵنەسن ئەوانە ئەتوان بەشێک لە شەو لە خۆیان بخەون بەڵێ مامۆستا سوپاس بۆ جەنابتان کە لەگەڵمان بووی بۆ ماوەی یەک کاتژمێر لەگەڵم بوو سپاس بۆ مامۆستا ئیدریس سورچی کە بۆ ماوەی یەک کاتژمێر لەگەڵم بوو بەڵێ بەرنامەی پاشیف بەردەوامە بەڵام دوای ناوبڕێک لە سەری سعات بەرنامەی پاشیف بەردەوام دەبێت و لە تەوەری تەندروستی بێکتر دەگەینەوە باس لە نەخۆشی لوت و گوێ دەکەین. ساڵانە بە هەزاران کەس لە سەرتاسەری جیهان خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی گەشتێک بۆ وڵاتی سعودیە بکەن بە مەبەستی ئەنجامدانی عومرە بەڵام لە مانگی ڕەمەزاندا ئەم ژمارەیە زۆرتر دەبێت. گەشتی عومرە ئەو گەشتەی ساڵانە بە هەزاران کەس لە هەرێمی کوردستانیش تێیدا بەشداری دەکەن. دوای خۆ ئامادەکردنیان ئەو کەسانە بەرەو فڕۆکەخانە بەڕێ دەکەون تاکو سەردانی سعودی بکەن. ئەو گەشتە بافڕۆکە لە نێوان هەرێمی کوردستان و سعودیا زیاتر لە 2 کاتژمێر و نیو دەخایێت. شاری مەدینە هیچ ئەرکێکی عومرەی تێدا نییە. بۆی عومرەکاران دوای دابەزینیان لەو شارە ڕۆژانە سەردانی مزگەوتی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت دەکەن و نوێژی خۆیان دەکەن چونکە هەر نوێژێک لە مزگەوتە خێرەکەی بەرامبەر بە 1000 نوێژە. هەر کەسێک بێتە مزگەوتی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت ئەوەی لە بیرە کە سەردانی گۆڕی پیرۆزی بکات و سەلامی لێ بکات. عومرەکاران لەو شارە ڕۆژێکی شتەرخان دەکەن بۆ ئەوەی سەردانی شوێنە مێژوویەکان بکەن ئەو شوێنانەی لە مێژووی ئیسلامدا زۆر جێگەی بایەخن وەکو چیای ئوحود، مزگەوتی قبلەتین، مزگەوتی قوبا و چاپخانەی قورئانی پیرۆز و چەندین شوێنی دیکە. بۆ هاوڵاتیانی کوردستان ئەو گەشتە 10 ڕۆژ دەخایەنێت. 4 ڕۆژ لە شاری مەدینە و 6 ڕۆژیش لە شاری مەکەی پیرۆز دەمێنەوە. ئێستا عومرەکاران 4 ڕۆژی خۆیان لەو شارە تەواو کردو دەبێت ئەو شارە بەجێبهێڵن. بۆیە بەشێکیان لە ئۆتێل و بەشێکی دیکەشیان لە میقاتی کە خەڵکی عێراق پێی دەگوترێت ئەبیار عەلی نیەتی عومرە دەهێن و بە تەلبیە بەرەو شاری مەکەی پیرۆز بەڕێ دەکەون. ڕێگەی نێوان شاری مەدینە بۆ شاری مەکە نزیکەی 450 کیلۆمەترە کە بە پاس زیاتر لە 6 کاتژمێر دەخایەنێت. ماوەگە تێپەڕ دەبێت و هێدی عومرەکاران لە شاری مەکە نزیک دەبنەوە بۆ ئەوەی ئەو ئەرکە ئەنجامدەن کە بۆی هاتوون. هەمیشە وا ڕێک دەکەوێت کە بە شەو عومرەکاران بگەن
بۆیە لەگەڵ گەیشتنیان دوای هێنانە خوارەوەی جانتاکانیان لە ئۆتێل یەکەم هەنگاو بۆ ئەنجامدانی عومرە دەنێن، ئەویش سەردانیکردنی ماڵی خوایە کە بە حەرەم ناسراوە. عومرەکانان دوای چوونیان بۆ حەرەم کە مزگەوتی مەکەیە و قیبلەی مسلمانان لەوێ یەکەم قۆناغی عومرە دەست پێ دەکەن کە بریتیە لە 7 جار سوڕانەوە بە دەوری بەردی ڕەش لەگەڵ هەر جارێکیش دوعا بۆ خۆیان دەکەن. دوای ئەو قۆناغە دوو ڕکەعەت نوێژ دەکەن بەرامبەر بە شوێنی ئیبراهیم پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت کە بە مەقامەڵ ئیبراهیم ناسراوە و بریتیە لە پارچە ئاسنێکی زەرد بە شێوەی قوبە کە دەکەوێتە بەردەم دەرگای کەعبە. دواتر عومرەکاران ئاوی زمزم دەخۆنەوە بەرەو قۆناغی سێم بەڕێ دەکەون، ئەویش هاتوو چۆیە لە نێوان سەفا و مەڕوا، ئەو دوو شاخەی کە کاتی خۆی ئاجری خێزانی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێت لە کاتی گەڕان بە دوای ئەودا بۆ حەزرەتی ئیسماعیل 7 جار هاتوو چۆی پێدا کردووە، بۆیە دەبێت عومرەکارانی شەوکارە لەو شوێنە دووبارە بکەنەوە. دوای ئەنجامدانی سەفا و مەڕوا و دوعاکردن تێیدا قۆناغی کۆتایی دێت کە بریتیە لە قەش بڕین کە بۆ پیاوان باشتر سەریان بتاشن، ئەگەرنا چەند مویەک لە قەشیان ببڕن و بۆ ئافرەتانیش چەند تاڵەمویەک لە قەشیان ببڕن، بەم جۆرە عومرە بە کۆتا دێن و دەتوانن لەژێر ئیحرام بێنە دەرەوە. عومرەکاران بۆ ماوەی 6 ڕۆژ لەم شارە دەمێنەوە و ڕۆژانە بۆ هەر 5 نوێژ سەردانی حەرەم دەکەن، چونکە خێری هەر نوێژێک بەرامبەر بە 100,000 نوێژە. ڕۆژەکان کۆتایی دێت و عومرەکاران خۆیان ئامادە دەکەن بۆی بگەڕێنەوە وڵاتی خۆیان بە هیوای ئەوەی کە جارێکی دیکە بۆیان بڕەخسێت عومرە بکەن. I love the Kurdish language and the Kurdish people. I've known them since I was a kid, since I was young. I grew up listening to سینەما کەلتور و ژیانە، وێنەکردنی خەیاڵە، خەیاڵی شوێنەیە، پیشاندانی کەلتور و ژیان، هێنانی سینەما بۆ نێو ماڵەکانتان لە ڕێگای هاوێنە 24. ڕاستە ناتوانین تەندروستی بکڕین، بەڵام دەتوانین لە ڕێگەی خواردنێکی تەندروست بەدەستی بێنین. هەر کەسێکیش کاتی نەوێ بۆ وەرزشکردن ئەوە نەخۆشی بۆی دەدۆزێتەوە. پشکنین بۆ خاڵە لاوازەکانی تەندروستی دەکەین و باشترین ڕێگەی چارەسەر دەخەینە ڕوو. ژیانێکی تەندروست لەگەڵ ساڕێش.
دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیڤ لەگەڵتان دەبم. بەرنامەی پاشیڤ بەردەوامە لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیڤ باس لە نەخۆشی لوت و گوێ دەکەین بە ئامادەبوونی دکتۆرێکی پسپۆر لەم بابەتە و پسپۆر لەم نەخۆشیانە. بەڵام بەر لەوەی دەست بە گفتوگویەکەمان بکەین لەگەڵ دکتۆر، پاکێجێکمان هەیە لە کەرکووکەوە، قوتابیەکی شاری کەرکووک لە قۆناغی 12 ئامادەی وەک یەکەمی سەرئاسی خوێندنگاکانی شاری کەرکووک دیاری کراوە. ئەو دەڵێت لەو ماوەیەدا ئەو خۆی یەکلای کردوێتەوە بۆ خوێندن، دوور بووە لە هەموو تەکنەلۆژیایەک. بابێکەوە بینەریان پاکێجە بین. بەڵێ ئێستا ئێمە لە ئامادەیی کوێستانی کچانین کە لەم ئامادەیە کچێک بە ناوی بەهرە لوقمان یەکەمی سەر ئاستی خوێندنی کوردی دەرکردووە لە پۆلی 6 زانستی کە کۆی نمرەکانی 99 بەسەرەوەیە و من دەمەوێت لەگەڵ خودی خۆیان قسە بکەم بۆی کە بەڵێن زانیاری لە زاری خۆی وەرگرم. بەهرەخانەگەر بەڕێزت بیتە ئێرە باسیەوەم بۆ بکەی ئەو نمرەی کە تۆ بەدەستت هێنا چۆن بوو؟ جیاوازی تۆ لەگەڵ تەڵەبەیەکی کەچی بوو؟ هەوڵ و ماندووبوونەکانی تۆ چی بوو لەم بارەوە؟ بەنای خۆی گەورە مهرەبان بەخێراتتان دەکەم بۆم بەسەرکردنەوە زۆر سپاستان دەکەم. ئەکید بەدای فەزلی خۆی گەورە کە خۆی گەورە ئەم نمرەی پێم بەخشی هەوڵ و ماندووبوونی قوتابی زۆر گرنگە. من ڕۆژان 10 بۆ 14 ساعتم خوێنە، دوورکەوتنەوە لە هەموو ئینتەرنێت و فەیسبوک و تەلەڤیزۆن و دەرچوون لە ماڵ ئەو شتانە. ئەکید هەوڵ و ماندووبوونی مامۆستاکانم، خێزانەکەم، کەسوکارم و بەڕێوەبەرەکەم و ئامادەیەکەم هەمویان مامۆستاکان زۆر ماندووبوون و هەوڵ و ماندووبوونی قوتابیش زۆر گرنگە. تۆ چیەوەکەوەی کە ئێستا شەشتەوە؟ بەڵێ من هەر لە منداڵی شەخۆنم ئەوە بوو کە بتوانم کۆلێژی پزیشکی بەدەست بێنم، ببم پزیشکێک کە تاکێک سودبەخش بۆ میلەتەکەم بۆ خزمەتی خەڵک و نەتەوەکەم بکەم. چێ بۆ مامۆستانی کە ماندووبوون لەگەڵ زۆر زۆر سپاسیانەکەم، دەستی ماندووبوویانە گوشم. هیوادارم بەردەوام من لە پێشکەشکردنینەوەی سەرکەوتوتر لە منیش بەم میلەتە بەڕاستی میلەتە کورد پێویستی پێیەتی ئینشاءالله بتوانین نەوەیەک بەدەست بخینە بەرهەم کە بتوانێت تاکێکی بەرهەمهێن بەرهەم بێنێت و خزمەتی گەل و نەتەوە بکات. زۆر سپاست دەکەم. من ئەمەیە لەگەڵ بەڕێوەبەری ئامادەیی کوێستانیشدا قسە بکەم. مامۆستا خانزاد کە بۆ خۆی مامۆستایە کە ساڵانە لە قوتابخانەکەی تەڵەبە نمرەی بەرز بەدەست دێنێ و فێرخوازەکانی هەمیشە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی شارەکەدا یەکەم و دووەم بەدەستێنن. ئەڵبەت مامۆستا ئەو پێشەشی کە باسم کرد ئەو فەزلەکەیشی بەشی شەگەڕێتەوە بۆ بەڕێزت کە لەم بارەوە ئێوە ماندوو بوونا. ینی ئەم تەڵەبەیە یەکێکە لەو نمونانەی کە سەرکەوتنێکی باشی بەدەستێنا و سەربەرزێکشە لە هەمان کاتە بۆ خوێندنی کوردی و بۆ قوتابخانەکەتان. ئێوە چتانە لەم بارەوە؟ واللهی ئێمە وەکو کاریێری ئامادەی کوێستانێکتان زۆر خۆشحاڵین بەو ئەنجامێکەوە بەدەستمان هێناوە. ئەمساڵ ئێمە ڕاستی ئامادەیەکەمان ساڵانە ئەتوانین بڵێم لە یەکەمەکانی ئاستی عێراقمان هەیە، ئاستی کەرکووکمان هەیە. بۆ نمونە ئێمە پار 14 تەلەبەی با بڵێن کۆمەڵی پزیشکی وەرگیران کە لە چی لە پزیشکی ددان بێ یان گشتی بێ. تر سوپاس بۆ خوای گەورەیان ئەوەی کە پێرارش عینەن تەلەبەیەکمان هەبوو یەکەمەکانی عێراق بوو لەخوا بەزیاد و ئێمە ساڵانە توانم بڵێن ئێمە تەلەبەی سەرکەوتومانەیە. پرسیارێک لێ بکەم ئەفۆنکە کەمە دو پرسیار یانی لە سەرەتای دروست دەستپێکردنی خوێندنی کوردی بەشە لەلایەنەکان پیان وە بکە خوێندنی کوردی شکستێنێ لە شارەکە و بەتایبەتی بەشە لە نەتەوەکانی دیکە دژیەوە بن کە خوێندنی کوردی بکرێتەوە. ئێستا وا بینین تەڵەبەکانی خوێندنی کوردی لەسەر ئاستی عێراقا پلەی باش بەدەستێنن. ئەمە نیشانی سەرکەوتنی خوێندنی کوردی نیە. بەدڵنیایەوە ئەمە پەیامێکە بۆ هەموو لە ئەولایانەی ئەو کەسانێک کە وادژ بە خوێندنی کوردین لەخوا بەزیاد بێ ئێمە ئەڵێن ئەمڕۆ بە تەواوەتی خوێندنی کوردی زۆر سەرکەوتووە زۆر پێشکەوتووە لە هەموو بوارەکانەوە. مامۆستای باشمانە تەلەبەی باشمانەیە قوتابخانەکان مەگەیشتەوە ئاستانەی بەڕاستی ئێمە ئێستا ینی بەڵێنە سەری ئامادەیەکی خۆمان زۆر نمونەین. ساڵانە ئێمە کە بتوانین تەلەبەی زۆر باش پێشکەش بکەین بە کۆمەلگا و بە خزمەت بکەین ئەوە خۆی بۆ خۆی پەیامێکە بۆ ئەو کەسانێکەوە ئەو شتانیان وتووە. سپاس دەکەم. بڵێ وەک بەڕێوەبەری ئامادەیی کوێستانی کچان ئاماژەی پێکرد کە سەرکەوتنەکانی ئەوان سەرکەوتنەکانی فێرخوازەکانیان لە خوێندنی کوردی بۆ خۆی پامێکە بۆ کەسانی کە لە سەرەتایە لە شاری کەرکووک دژیکردنەوەی قوتابخانەی کوردی و خوێندنی کوردی بوونا لە شارەکەدا. بەڵێ من نەگەڕم وڵاتان.
بەڵێ لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیف دکتۆر ئاراس خۆشناو پسپۆری نەخۆشیەکانی قورگ و لوتوگوێ لەگەڵم دەبێت باس لە نەخۆشیەکانی تایبەت بە قورگ و لوتوگوێ دەکەین. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆر دەمێت لەسەرتا لە لوتەوە دەست پێ بکەین بە تایبەتیش لە هەڵامەتەوە دەست پێ بکەین. هەڵامەت لە ئەنجامی چیەوە دروست دەبێت و چارەسەر چۆن بکرێت؟ هەڵامەت نەخۆشەی ڤایرۆسیە، زۆرێکی زۆر لە ڤایرۆس دەبنە هۆکاری ئەو نەخۆشیە. نەخۆشیەکە بەخۆی ئەگەر بەبێ دەرمان لی بگەڕێی ماوەی 3 تا 7 ڕۆژ دەخایانی و بەرگری لەش بەسەری زاڵ دەبی و نەخۆشیەکە بێ هیچ چارەسەرێک. چارەسەری پێویست لۆ هەڵامەت بریتە لە ئەو چارەسەریانی کە ناڕەحەتیەکانی نەخۆش کەم دەکەنەوە. بۆ نمونە تایلەیە یان ژانە سەر و ناڕەحەتی هەیە، لوت جیرانی هەیە، دەرمانی تایبەت بەو نیشانانەی پێ بدرێ کافیە. زۆر جار دەبینین دکتۆر هەندێک لەو کەسانەی کە هەڵامەت دەگرن بۆ خۆیان دەستنە سەیدەلیەکان لەوێ هەرێکە و جۆرە حەبێک بەکاردێنێت ئەمەیان تا چەند گونجاوە؟ بێگومان کە دەستنە لای سەدەلیە زۆرترین دەرمان کە بەکار بێت دژە بەکتریایەکانە بەڵێ کە هیچ پەیوەندێکی بە هەڵامەت نییە. هەڵامەت هۆکارەکەی ڤایرۆسە، ئەو کەپسول و حەبانەی کەوەری دەگرن زیاتر بۆ بەکتریا بەکاردێ کەواتە هیچ سوودەچی نییە جگە لە پەیداکردنی بەکتریای بەهێز لە داهاتوو کە ئەو دژە بەکتریایانە کاریگەری لەسەر نەبی. مەبەستت لەوەیە ئەو کەسە مەناعی نامێنێ بۆ داهاتوو؟ مەناعی خۆی و هەم دەبێتە هۆی بەهێزکردنی بەکتریایەکە. بەکتریای وا پەیدا دەبێت کە ئیتر ئەو دەرمانەت کاری تێناکە. بەڵێ باشە زۆر زار دەبین ئەو حەبانەی کە بەکار دێنرێت دەبێتە هۆی وەستاندنی ئەو ئاوەی کە لە لوتەوە دێت. بەڵێ ئەو جۆرە دەرمانانە ڕێ پێدراوە لە نمونە فلۆ ئاوت مادە چوای تێدا کە ئاوی لوت کەم دەکاتەوە. ئەوانە ئاساییە، ئەنی لە دەرمانەکانی هەڵامەت حساب دەکرێن. بەڵێ دەرمان هەیە بەخۆی دژە تای تێدایە، دژە ئاوەکەی تێدایە وا دەکە ئاوی لوت کەم بیتەوە، ڤیتامین سی لەگەرە یارمەتی دەدا. باشە دکتۆر زۆر زار دەبین ئەو حەبانە کە بەکار دێنرێ ئەو کەسە دەڵێ من ئیدر بۆ منە هەڵامەتم نەما. ئایا لە ڕاستیدا ئەو کەسە هەڵامەتی ماوە تەنها ئەو ئاوەی کە پێشتر هەیبوو لە لوتیدا تا خوارەوە ئەوەی نەماوە؟ خۆی ئەو ئاوە وەکو هۆکارێکی بەرگریکردنە، ینی ئەو ئاوە کە دەردەدرێ یەکێکە لە هۆکارەکانی بەرگری لەش وا دەکە کە ئەو لوتە بشورێتەوە بە وەختێکی زووتر ئەو ڤایرۆسە لەش دەربکرێ. کە ئاوەکە کەم دەبی ینی ڕای دەگری بەس نەخۆشیەکە عادەتەن هەر درێژەی دەچێت هەر کۆرسی خۆی تەواو دەکا بە جێرەی ڤایرۆسەکە بە جێری زۆری ڤایرۆسەکە. بەڵێ زۆر جار دەبینین کە ئەمە چارەسەر دەبێ کێشت بۆ سینگ دروست دەبێت لەوانەیە کۆخەیەکت بۆ دروست بێ. هۆکارەکەی چییە لە دوای ئەم هەڵامەتە کێشەی سینگ دروست دەبێ؟ ئەوە یەکە لە دەرهاویشتەکانی پەسیو. زۆر جار ئاو پیسایەی لوت دەستە سەر سیەکان دەبێت ئەوەی هەوکردنی قەسەباتیان هەتا هەندێک جار هەوکردنی سی زۆر جار هەوکردنی بەکتریشی دێتە سەر ینی هەر بە ڤایرۆسەکەی نامێنێتەوە. ئەو کات دەرمانی دژە بەکتریا و بڵێ زۆر جار تەنگە نەفەسی و داخلبوونیشی لێ دەکەێت. ئەو 3 بۆ 7 ڕۆژە بۆچی دیاری کراوە؟ بۆ چیە و فترەی دیاری کراوە؟ پێ دەرێن لایف سایکلی بەکتریایەکانی ڤایرۆسەکە دەوەستێتە سەر ڤایرۆسەکە چەند دەخایەنێت ڤایرۆسەکە و بەرگری لەشش واتە هەیە بە 3 ڕۆژ سا دەبێت بێگومان هەشە بە 7 ڕۆژ سا دەبێت لەو بینەیە عادەتەن. بەڵێ باشە دێنە سەر خوێنبەربوونی لوت. خوێنبەربوون چۆن دروست دەبێت؟ لێکەوە دەبینین کەسێک دەبینیت خوێنی لە لوتەوە دێتە خوارەوە ئەمە لە ئەنجامی چیەوە دروست دەبێت؟ بەشی پێشەوەی دیواری لوت ناوچەیەکی دەوڵەمەندە لە خوێن لە چار بۆڕی خینی لۆدەی لە ئەو مانتیخەی زۆر جار دەبیتە هۆی هەڵ ئاوسانی مولولەکانی خوێن لەو حالەتە لە کاتی برینداربوونی
برینداربوونی مولەرەکان یا خۆت فنکردنەکی بەهێز یان هەوایەکی گەرم هەوایەکی وشک وەکو سپلیت و تەبرید یان زەبرەکی جاروێ خەفیفی پێدەکەوی دەبێتە هۆی تەقینی ئەو مولو لە خوێنانە و خوێن بەربوون. بەڵێ باشە دکتۆر چارەسەر بۆ ئەمانە چییە؟ گرنگترین چارەسەر لە کاتی خوێن بەربوونەکە ئەوەیە نەخۆشەکە نەترسێندرێ. ئەو کەسەی لەگەریتی دڵی بداتەوە ئارامی بکاتەوە چونکە بە ترسان پستانی خوێن و لێدانی دڵ بەهێزتر دەبی وادەکە خوێنەکە زیاتر کاتە هیچ کاریگەریەکی نێگەتیڤی لەسەر لاشەی مرۆڤ نییە و خوێن بەربوونە؟ بێگومانەگە بەردەوام بێ و زۆر جاروێ خوێن بەربوونەکە زۆرە بێگومان کاریگەری زۆرە سەری وەستاندنەکەی دەبی ڕابگیرێ یەکەم پیش کە بکرێ پێویستە نەخۆش فێر بکرێ بەشی پێشەوەی کەپووی ئەو نەرماتیە ئەنی ئێسکی لوت لە بن ئێسکەکە نەرماتەکەی تون بگوشی کوونەکان بەتەنە نەگری هەمووی بگوشی سەریشی شۆر کاتەوە ماوەی 10 دقیقە سەری شۆر کاتەوە و کەپووی تون بگری عادەتەن سەتانەوەتی بەوەی کۆنتترۆل دەبێت. زۆر جار پێ دەڵێن دەبێت سەری عادەتە چی بە غەڵەت ڕۆیشتیە نەخێر سەری بەرز کاتەوە دەستە قورجی و نەخۆشەکە زیاتر پێ ناڕەحەت یان زۆر کاتەوە باشترە. بەڵێ زۆر زار دەبینی کلێنز بەکاردێنرێت یان بە سەرێت بە ئاوی سارد بەکاردێن ئاوی سار مەسەلەن ئەتو کەپوت گرت زەخت لەسەر شوێنی خوێن بەربوونەکە دەکەی ئەوە باشترین هۆکارە لۆخین ڕاگرتنەکەی لەو کات پاش ئەو کات دەتوانێت ئاوی سارد بەفر لەسەر نێوچوانی دانێ ئەوش کاریگەری خۆی هەیە. بەس دانانی لۆکە و کلێنس ئەوە باش نییە ڕەنگە ئەو کاتی دای دەنەی ڕای دەگری بەس کە وەختی دەردەیندی دووبارە ئەو کلۆتەی کردیتی هەردەقەرێ و دووبارە بەخیندادێت ئەم حاڵەتە بەردەوام بێ مەترسی لەسەر کەسەکە دەبێت بەخۆی ئەگەر بەو هۆکارانەی باسم کرد بەو ئیشانەی کە پێویستن ڕانەوەستا دەبێ بگرێت بگەندرێتە خەستەخانە. بەڵێ کاریگەری نێگەتیڤی چ دەبێت بۆ سەر لاشەی مرۆڤ خوێن بەربوون وەکو هەر خوێن بەربوونە دەبێت خوێنەکەی کەم دەبێت گوما خوێن کەم دەبێت جاروایە دەبتە حالەتی شۆک و ینی ڕاوەستانی ئەندامەکانی لەش ئەگە بەردەوام ئایا ئەم خوێنە لە بەشەی لوتی مرۆڤۆ دێت یان لە سەری یان لە هەر شوێنی شکێ دێت عادەتەن لە لوت دێ ینی لەو بەشی کەلوتە بەڵێ لەو شوێنەیە سەتانەوەتیشی لە بەشی پێشەوەی کرکراگەی لوت دیواری لوت پێدرێن لیتلس ئێریا ئەو ناوچەیە زیاتر بەرپرسی زیاد لە 90 لە سەدای خوێن بەربوونی لوتە شوێنەکان دیش هەر لە لوتن بەڵام جاروەیە مەسەرەن لە کاتی کەوتنە خوارەوەیە حادسەی سیارەیە ڕەنگە ئێسکی خوارەوەی کە لەی سەر دەشتێ لەو کاتە خوێنی مێشک و ئەوانش بێت زۆر جار دەبین مرۆڤ سەری پێدەسوڕێت کەمێک گێژ دەبێت بە ئەمە ئەو دابەزینی فشاری خوێنە دادەبەزێت ئەم حاڵەتانە پێویست بۆ دەکا بچنە نەخۆشخانە بێگومان بێگومان دێنە سەر جیوب جیوب چییە لە ئەنجامی چیەوە دروست دەبێ هۆکاری دروستبوونی چییە؟ خۆی جیوب بەشەکە لە پێکاتەی مرۆڤ شتێکی ئاساییە جیوب نەخۆشی نییە هەوکردنی جیوب نەخۆشیە واتە هەموو مرۆڤێک جیوبی هەیە بەڵێ هەموو مرۆڤێک جیوبی هەیە جیوبیش چەند جۆت گیرفانەکی پڕهەوایە لە ناو ئێسکەکانی دەموچاو ئەوانە ئیشەکەیان بە جوانی نەزاندرایە هەتا ئێستا ئیش و واجبی ئەو جیوبانە وازەح نییە بەس لەو ئیشانێک کە تەسەوڕ دەکرێت فەرمانەکە نستت لەوەیە زیادە بێ نەخێر دیار نەکرایە مەسەلەن بە تەکیدی بڵێن ئەو شتە یان لە ڕوو پزیشکیەوە تا وەکو چاو بۆ بینینە وەکو مەسەلەن هەستکردنی بۆنکردن لۆ ینی زۆر تەشخیص نەکرایە بەس لە ئیشەکانی کە دەیکا ئەوەیە وەزنی ئێسکەکانی کە لەسەر کەم دەکاتەوە چونکە ئەو ئێسکانە ناویان هەوا پڕهەوا دەبی دەنگدانەوەی دەنگ و قسەکردن دەبەخشی بۆ زۆر جاریش دەڵێ ینی کاتی زەبر و ئەوانە دەگەڕێنتەوە خاستن ئەو جیوبانەی کە لە بەشی پێشەوەی سەرن زۆر جار دەبینی دکتۆر دەڵێن ئێرێنی و چەوانم دێشی دەڵێن هۆکارەکەی ئەوە ئیلتیهابی جیوبە ئەمەیان تا چەند ڕاست ژانە سەر بەشەکی کەمی بەهۆی جیوبە وەلەو بەغەڵەتی زۆر جار وا ڕۆیشتێ پێشەوەی سەر دوێشی جیوبە
نەخێر زۆربەی ژانە سەرەکان لە بەشی پێشەوەی سەر ڕوو دەدەن لەوانە شەقیقەیە لەوانە گرژەسەرە تەنشن هەدێک جیوبی شتێکەکە لەوانە کە زیاتر لە بەشی پێشەوەی سەر دەبی بەڵام جیوب چەند علاماتە چکە هەیە چەند نیشانە چکە هەیە عادەتەن لە گەری ڕوودا ئەو کاتە ئەمە دەرێن ئەو نەخۆشە جیوبی هەیە لەوانە کەپووی بگیرێ جەراحەتی لێبێ ئەو ژانەی کە هەیتی بەیانیان زوو لە هەمووی زیاتر بی لەگەر ڕۆیشتنی کات بەرەبەر خەفیف دەبی. باشە دکتۆر بەردەوام دەبین بەڵام هاوکارم نیعمەت لەگەڵم دەبێت بەڵێ هاوکارم نیعمەت ماڕنووسی لە زاخۆ لەگەڵم دەبێت نیعمەت ئەفدەمێتە باش هەفکارێن من دەبێژن تا هەنە کەس مهوانێن تەنە ئەو دەخوازن سرودێن ئاینی ببێژن توودکاری نەهالگەلوانە باخبی کەرم کە بله بدمت باش که کوبان و کو دیار امریکال قزازا خوین المزگفتا امین کو الوری تیپا کا او ام بجین واسرود و اوت آینی کو پیشکش کلی کو اف تیپا حتی نو که چندین جارا شکداری اتوان ری رسمیت آینی دا کردیا و کو ام بجین مولید یا معراج یا الهیوار رمضان دا گل جارا اف سرودت نگوتنی لی از گل وقتی نگرمو ام دوین هین گهداریا یکیش واسرود اب کنو پیشین گم دین گل هوا و گل تیپا جی بزن کنه اف تیپا چواشیتن خدمت آین اسلامی و هیوار رمضان بکتن. شوان سرود توایت رمضان بون ما مستعم بجین دست توات خوش و جاره ام بزانین افتیپه
حتی بگا به پشکداری چری و رسم دا کریه آینی الکیل پشکداری کریه. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه وسلم. طبعا تیپا مگل پشکداری دکرین ما مستال هل کفتت آینی همیا تقریبا هم پشکدارد بین سرانسری پاریزگاه دو که همیه هر بار وی وقتی رمضان شوال لیلت القدری دیسا هم حاضر بین مالا آقای باطیف شعبان صادقی ادبیجم گل تلفزیون ترتشش بله و هر وصا بو پاشی و جمع الکمپ پابرس في حاضر ببین ما بجداری کربی و هر هل کفت بینا پیغمبر اسلام خود السربن و یت اسراء و معراج ام بردام بجداریت کن الزاخ و الدهوکه و حتی الدومیز حتی نکه هوا چند برهم هیا سرود هوا هنه تومار کری بله گلک سرود تومار کری تاین ما دو برهمت کامل تاین وقت سی دی تقریبا یکش 12 سرودا پیکاته یکش 10 سرودا و نزدیک 12 کلیپ باجی می تاین بله بيجي هوا که سر لیلت القدر جه چکیلا که هوا شبان لیلت القدر هوا چه سرود چکیلا سر هندی بو ما بيجي دگاوی بنوید ما هی سر لیلت القدر خود حس کدینو که بینر گهداری دی کلام کن کاکو وارم دی گهداری اوی سرودا واجی کن کل سر لیلت القدر یجی ام دی پیشنگی کو ربابری اوقاف جل و مد بیتن د بسیار پاشی آرسه جنابی جیب کین افتیپه امریکا کو ام کرینا میوان الزاخو ان شاء الله دی گهداری چند سرودت آینی کین کو اوی دی برنامه کی جیاواز تر بیتن شوا برنامه کو هر شب میتونه جه کلی اف برنامه اف شبه کو تایبتی شب لیلت القدر او شب خیران و رمضان و دی ماهی کار رمضان جی که ام دی بگاوی گهداری سرود کادی کین کل سر لیلت القدر کلام کلام مستم شبك بيروزة خداي من ينافكري خداي من ينافكري نافي وليلة القدر تدا قرآن بركري تدا قرآن بركري شبك بيروزة خداي من ينافكري نافي وليلة القدر تدا قرآن بركري تدا قرآن بركري ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة خيرا بشب گرانه خيرا بهزار حيوانه خيرا بهزار حيوانه تنخاره همي ملايكة حتى جبريل يدقلوانه حتى جبريل يدقلوانه خيرا بشب گرانه خيرا بهزار حيوانه تنخاره همي ملايكة حتى جبريل يدقلوانه حتى جبريل يدقلوانه ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر أشتية جدس خونك ديارية جدس خونك ديارية بك طاعة دعاء ونفش حتى سبيد تناهية حتى سبيد تناهية ليلة القدر أشتية جدس خونك ديارية بك طاعة دعاء ونفش حتى سبيد تناهية حتى سبيد تناهية يا ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة اوقافا ام بيجن يا قضاء زاخوشي ما مصطفى دمت باش بيت روجي ونفيج وطاعات الزاخو ما شاء الله يلكا يا البرچاوجي ام بيجن وطاعات طيبتي وشبت ليله القدر دا وفي رمضان چه طاعات طيبت الفيرت تكن القضاء زاخو
ناو خود مازن و دلوان هم خیر هادن سرچواب حقیقت الکردستان همین الزاخوتنه کرد پند ناسکریه کو دینی بو خود تعالی پروید بنو برهندجی ید بین ضحیا وکید بجن ناف دولت بسلمان داخل که بی دولت و ام کرد ید ماین جاره اگر ام صحکین شوا لیلت القدر یا رمضان چندین حدیث و آیات السرهین منوت ام تفصیل بجین بس جاره ایک خودیال سر ما فرض کردی دو اف شوا پیروزا لیلت القدر کو اوا خیره و هزار هی وازدتره یا تدا نازل کردی مرم پیش عبادات وت ام تب گهین یعنی نش شرط هشیار بینه اگر هشیار بین بد گله خلک هشیاره مرم پی اخلاص تدهبت صواب تدهبت عبادتي وأبي عبادتي مروفي بجهرش دستكي وكرد بيجن بك دستي دي تري يعني هم بشين شعوري بخلكي هجار وبلنجاز وفقير وفانشتابكين وبديت نامجي أفاكو وكد بيجن تذكرني الحمد لله وكد بيجن مزقفتت مع شميل لايكي واتفولن بس أشيم فيجي بيجم نتني أو كاسيت ناف مزقفتا خيرو قنجي وكد بيجن أفتشتا بوي تت حسابي وتني بالكو أشيم فيش هذاك يبدم او بيشمرجت افروكت بروكت شريدا دفاع وكي بجن كرامته ودينه ونشتمان متكن اشم بجم خيروان شياما بترا چوكو امل برتناهيه كي جين دوله سريوانا او شهيدت خداين وكي بجن رحاخو غوريفي ولاتي كري في خدمتي كري بديت نامن اوانا فضل وان زدترا بس بهر حال وكي بجن فيا ام زنگينت ما منافسه چي بكن منافسه هند بكن سيكي بين خاري منافسه هند بكن خير وصدقات بكن چوكو ام تردكي وكي بجن نابجن قيران كمازنا بله خلك كهجاره هاي دسكورت هاي فقير هاي وكبجن الحمد لله جي وكبجن تقصيري نايت كرن تردكي جلك باش وكبجن شولتت كرني خدمته هاري كاريتين كرني خلك وكبجن صدقات كد هر خيرك وكبجن ام بكين مضاعفه رمضان دال برهند بديت نامن وكبجن جلك وجلك جرنجه ام في بواري دا سرشول بكين وخد خيرواجي دست خوش ما مستا كاكوان بس رخصت دا ام ديما هيك سرود كواجي ام ديما هيك سرود كواجي يقول بين هيك سرود كدي هوا هيئه بيجم سر رمضان بيتي كار سرچه او يجيبوا مبدي ما هيك بينو ام سپاس شهوات كان كلام كان كن كبار وصلوات هاتوهات بومهات كن كبار وصلوات قرآن بوي كر خلات خود بيا لومات قرآن بوي كر خلات خود بيا لومات محمد پیغمبر محمد پیغمبر خير الكائنات خير الكائنات شبك شبيت رمضاني أو شبهاتنا قرآني شبك شبيت رمضاني أو شبهاتنا قرآني ببيغمبر بو جهاني شغوني رهدا جهاني ببيغمبر بو جهاني شغوني رهدا جهاني محمد پیغمبر محمد پیغمبر خير الكائنات ابوياكم القزازا خبران دي كاجي الجل تيبكا ام بيجن سرودت ايني اكو اف شبا ام وان كربونو چندين اف سرودت ايني دي گوتن کوزا خوجي گلكا برنياسا پرستنا طاعتي وعبادتي ام بله زور سپاس ابا دنگ سرودت بله سپاس بۆ هاوکارم نیعمەت ماڕوونسی بەڵێ سپاس بۆ هاوکارم نیعمەت ماڕوونسی کە لە زاخۆ لەگەڵم بووی سپاس بۆ تەواوی میوانەکانیشت بەڵێ دکتۆر دێمەوە لای جەنابتان هاوکردنی جیوب چیە و چۆن ڕوودەدا لە ئەنجامی چیەوە دروست دەبێت بەڵێ جیوبەکانی دەوروبەری لوت بە هەمان ناوپۆشی لوت داپۆشراون کە لینجە پەردەکە دایپۆشیە ئەو لینجە پەردە احتیمالە ینی وەکو هەر بەشێکی لەش تووشی هاوکردن بی
هەوکردنیش زۆری زۆرە لەوانە هەوکردنی حادمان پێ هەوکردنی تیژی و هەرکردنی مزمن کەڤنار حاد دەکە احتیمالە بەهۆی لەگەڵ هەڵامەتێک جیوبەکانیش هەو بکەن یانیش هەوکردنی بەکتری توشبی و هەوکردنی مزمنیشمانەیە کە ماوەکی زۆر ئەو هەوکردنە دەمینێتەوە زیاد لە 3 مانگ دەمینێتەوە هەوکردنەکە دەبتە مزمن و چارەسەر هەرێکەشیان جیاوازە واتە هەرسێکیان چارەسەری بنبڕیان هەیە نەمێنن هەوکردنی حاد عادەتەن چارەسەرەکەی بە دەرمانە بەڵێ دەرمانی مەسەرەن قەترەی تایبەتەکە ئەو ئاوسان ناوکەپووی کەم دەکاتەوە کونی جیوبەکان باشتر دەکاتەوە هەروەها دژە بەکتریا لە کاتی بوونی هەوکردنی بەکتری بۆ ماوەکی دیاریکرا و چارەسەرەکەی پێ دەرێ و چاک دەبتەوە هەوکردنی مزمن هەندێک جار ئەگەر فترەی باش دەرمان بەکاربێ ڕەنگە ئەویش کۆنتترۆل بکرێ بەس جار وایە هۆکارەکی لە پشتە ڕەنگە بە نەشتەرگەری ئەو هۆکارە چارەسەر بکرێت تا هەوکردنەکە هەرسێکیان ئەگەر چارەسەریشان نەبوو بە نەشتەرگەری چارەسەر بێگومان هەموو هەوکردنەک چارەسەر بەڵێ باش ئەی کاریگەری سابوون ئاوی سارد سەرنزمکردن کاریگەری لەسەر جووب هەیەمانە سەر نزمکردن ئەوانەی کە ئەلتیهابی جیوبیان هەیە بەسەر نزمکردن ژانەکەیان زیاتر دەبی هەست بە قورسایەکی زۆر لە بەشی پێشەوەی سەریان دەکەن مەسەلەی سابوون و بۆن و ئاوی سارد لەوانە ئەوانە زیاتر پێ ناڕەحەت دەبن کە هەستیاری کەپویان هەیە حساسیان هەیە بەڵێ باشە دێنە سەر نەشتەرگەری لوت زۆر زار دەبینین هەندێک کەس نەشتەرگەری دەکا بە هەر بیانوێک بێ ئایا نەشتەرگەری لوت بۆ چێ گونجاوە ئایا هەموو کەسێکیش بۆی هەیە نەشتەرگەری لوت بکە نەشتەرگەری لوت زۆر نەشتەرگەریمان هەیە هەیە بۆ جوانکاری دەتوانی هەم ئەوەی جوانکاری زیاترەمانەوەی باسی لێسەر بکەین بەڵێ جوانکاری شتەکی ڕێژەییە هەندێک کەس هەیە بە شکلەکەی خۆی ڕازی نییە احتیمال لە حەزی لێ بیگۆڕی هەندێک جاریش نەخۆشەکە بەهۆی ڕووداوەک لوتی شێوایە خوار بووە ناشرین بووە یان داتەپیوە ئەوە لەو حالەتانە ڕەنگە پێویستی بە نەشتەرگەری بی باش دوای نەشتەرگەری ئەو لوتە هەستیار دەبێ بەخۆی هەستیار علاقەی پێدانە باس ڕەنگە ئەگەر حیساب لۆ هەناسەی نەکرێ هەندێک جار دوای نەشتەرگەری جوانکاری نەخۆش هەناسەی خۆش نابی واتە ئەمە بەستم لاو چەند ڕۆژەی نییە پاش ئەو نەشتەرگەریە بەڵێ بۆ ماوەیەکی زۆر ئەوانەی هەستیاریان هەیە بەخۆیان هەیتیان ئەنی نەشتەرگەری بکەم لە هەستیاری چیە بۆ نمونە ئەوەی کە پێشتر ئەوەندەی کە بەرگەی دەگەر بۆ نم نەشتێکی بەر بکەوێت دوای نەشتەرگەری هەمان ئەو بەرگەیە دەگرێت زۆری نەشتەرگەریەکە و ینی چۆنیەتی کردنەکەی قەرار دەسەوێت ئەگە بە شێوەی ڕێک بکرێ بەڵێ بە هەمان شێوە سەر دکتۆرەکە بۆی دەکات جاروایە مەسەلەن وەکو پاڵ پشتێک لۆ بەشی پێشەوەی کڕکراگەی دانرێ عیلوتەکەی بەشی پێشەوەکە ڕەنگە لە پێشان بە قوتریش بی بەجێری نەشتەرگەریەکە بەجێری پزیشکەکە ئەمانە تا چەند سەرکەوتو دەبنم نەشتەرگەریانە شوچی گوتم بەجێرەی زۆری کەپووەکە واتە ڕێژەیە باڵێ بێگومان کەپووەکە چەند خراپە لە تەجمیلی کەپوو 5 لیڤڵمانەیە 5 ئاستمان هەیە کەپووەکی زۆر جوان کەپۆکی جوان کەپۆکی مامناوەند کەپۆکی خراپ کەپووی زۆر خراپ یان شێوە لەک نەشتەرگەری عادەتەن یەک پلە یان دوو پلە دەتوانی باشیکەی ینی کەپۆکی زۆر خراپی بینی زۆر جوان ئەوە زەحمەتە یعنی تو عادەتەن یەک دوو پلە ئەگە بەختت زۆر باشبی سێ پلە بەسەری بێخی شتێکی چاکە ئەو جەلوێ پزیشکەکەی کە نەشتەرگەری دەکا لەگە ئەو لوتێش کە لە بەردەستیە لوت هەیە زۆر تێکچووە ینی دەتوانین تۆزێک چاچیکەی مەبەستت لە زۆر خراپی چێ مەبەست لەوێ لە شکان و لە خواری و ئەمانەیە بەڵێ باش ئەمە لەسەر لوت بوو دێنێ سەر گوێ لە گوێ با بڵێن ئەو پەردەی کە هەیە زۆر زیاد دەبین هەندێک کەس ئەو پەردەی نامێنێ ئایا دەتوانرێت ئەو پەردەیە جارش کرد بۆ دابنرێتەوە بۆی بتوانانی ببیستێت بەڵێ خۆی جێ لە 3 بەش پێک دێ بەشی دەرەوە جێی دەرەوە
ئەو کرکراگەی جێ و کەناڵەکە بەشی جێ ناوەڕاست لە پەردەی جێ دەست پێ دەکات تا جێی ناوە لەگە جێ ناوەش پەردە لە بینی جێ دەرەوە و جێ ناوەڕاستە لە بەشەکی پێست و بەشەکی لینجە پەردەی جێ ناوەش پێک دێ ئەو پەردە ڕەنگە بەهۆی ئیلتیهابی جێ ناوەڕاست یانیش بەهۆی برینداربوون یان بەهۆی پاکردنەوەی گوێ کونبی کونبوون هەندێک جار ئەگەر نەخۆش ئاگای لە خۆی بی و تەڕینەکە پاشی فترچ ڕەنگە چابیتەوە بەس هەندێک جار ئەگە ماوەی 3 مانگ چاک نەبووە ئەوە دەبتە کونەچی مزمن چانابتەوە ئەویش خۆشبەختانە ئێستا بە نشتەرگەری زۆر نسبەتی زۆر باش ئەگەر کەسێک پەردەی هەر نەمێنێ ئێوە دەڵێن ئەگەر کۆم بوو کونەکەی گەورە بوو هەر نەیبڵێ ئایا چارەسەری هەیە دەتوانن پەردەیشتێ بۆ دابنێنەوە چەند کونەکەی گچکەتربی نەشتەرگەرێکە و سەرکەوتنەکەی ئاسانتر دەبی بەس هەتا ئەگە هیچ پەردەشی نەبی نەشتەرگەری لۆ دەکرێ و ڕێژەکی باشیشە لە باش ئەگەر بێت و ئیلتیهابی هەبێ تا چەند گونجاوە پەمۆ بەکار بهێنرێ ئایا پێت وایە دەبێت پەمۆ بکار بهێنرێ یاخود لێ بگەرە و ئیلتیهابە بێتە دەرەوە مەقسەدت جێپاکەرەوەیە لۆکەکانی جێ پێک پاک دەکەوە نانە مەبەستم لەوێ ئیلتیهابی هەبێت بێتە دەرەوە هەیە پەمۆ بەکاردێنێت نێتە دەرەوە ئەها بەڵێ بەخۆی ئەگە ئیلتیهاب هەبوو بێتە دەرێ باشترە و پاک بکرێتەوە باشترە بەس بە شێوەیەکی گشتی ئەو جێپاکەرەوانە سەحی نیە توبی نییە شتێکی تیجاریە زەرەری زۆرە دەبتە هۆی هاوکردنی جێی دەرەوە دەبتە هۆی کونبوونی پەردە دەبتە هۆی پستان ینی بردنەوەی ئەو شەمعی کە لە جێ بە ئاسایی هەیە وا دەکە جێ پیسبی جێ تووشی شوشتن بی دکتۆر دوایین پرسیارەمەگەر بە کورتی وەڵام دێ و سپاس دەکەم ئەو مادەیەی کە لە نێو گوێدا هەیە زۆر جار دەبینی پاک دەکرێتەوە ئەو تا چەند پێویستە لە نێو گوێدا هەبێ و چەندیش پێویستە پاک بکرێتەوە کامیان باشترە بەڵێ ئەوە بەش وەکو جێی دەرەوە لە پیست پێک دێ ئەوەش دەردراوەکی تایبەتی پیستە ئەوە ئیسفادەی خۆی هەیە وا دەکا مەسەلەن زۆر جار مێر و زۆر جار لە دژی بەکتریا و دژی کەڕوو ئیش دەکا وەکو دژە بەکتریایەک دژە کەڕوەک ئیش دەکا بە ڕێژێکی کەم کە ئاسایی خۆی لە بە تەنچی لە بە پیستەکەیەوە دەنووسی ئەوە ئاساییە بەڵێ ئەوانەیە کە زۆر جێیان پاک دەکەنەوە وا دەکەن هەرجاری هەندێکی بپەستنەوە ژۆرێت تا دەبتە تۆپە کوونایەتە دەرێ دەبتە هۆی جێ جیران خەپات دەبی کە ئەو نەخۆشە جێی گران دەبی لە حاڵەتە دەبی بشوورێ ئەگەر ناجێ پاکردنەوە پێویست ناکە بەڵێ واتە هەبێت باشترە بەڵێ دکتۆر ئێمە تەوەری دووەمی بەرنامەی پاشیمان بە کۆتا سوپاس بۆ دکتۆر ئاراس خۆشنا و پسپۆری نەخۆشەکانی قۆرگ و لوتوگێ بەهۆی نەبوونی ماوە نەمانتوانی باس لە نەخۆشەکانی قۆرجش بکەین بۆیە حەزەکەم بەیەکەوە هەستینەوە کۆتایی بە بەرنامەی پاشیف بێنین دکتۆر دەتوانین لەگەڵ من لە جیمی ڕێنمایت نەمانتوان لەسەر قوڕک قسە بکەین بە کورتی ئەگەر بکرێ باسی قوڕک بکەی و چارەسەریشی بە کورتی سوپاست دەکەم لە جیمی قوڕک ئەو بەشەی لەشی مرۆڤە کە بە ڕێڕەوی هەناسە و ڕێڕەوی خواردن ئەنی دادەندرێ لەبەر ئەوەی لەگەڵ دەرەوە بەریەککەوتنی زۆرە یەککە لەو شوێنانە کە زۆر تووشی هەوکردن دەبی لەوانە بە هەمان شێوە هەوکردنی ڤایرۆسی هەیە هەوکردنی میکرۆبی هەیە هەروەها هەوکردنی مزمن هەیە کە بەهۆی قبول نەکردنی گەرو لۆ ئەو ماوادانە مەسەلەن خواردنی تیژە ساردە دەبتە هۆی هەوکردنەکی مزمن سپاس دکتۆر بەرنامەی پاشەوی ئەو شەومان بە کۆتا هات تا شەوی داهات و هەر لە خۆشی دابن.